بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا خۆشحاڵە بین جارشکە لەگەڵ ئێوەی بەڕێز لە یەکێک لە بەرنامەکانی تری کەناڵی هیوا لەگەڵ ئێوەی خۆشەویست و ئازادی خواست بەیەکەکەینەوە. بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە فایلی فاشیزمی دەوڵەتی تورکیا. تەوەری باسەکەمان لەمانی خوارەوە پێک دێت کە هەر پێم خۆشە لە پێشەوە باسی کەم یەکێ لەوانە ڕیشە مێژوویەکانی فاشیزم لە تورکیایە، دوو هەم زەمینەکانی دووبارە بەرهەمهێنانە و هەڵکشانی فاشیزم لە دۆخی ئێستادا چییە، سێ هەم کاریگەری فاشیزم و فاشیزمی نوێی تورکیا لەسەر ڕەوتە ناسیۆنالیستەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست و ڕۆڵی خەڵکی کوردستان لە بەرەنگاربوونەوەی ئەم فاشیزمەدا. ئەمە ئەو تەوەرانن کە ئەمڕۆ ئەم شەو من پێم خۆشە لەگەڵ ئەوەی خۆشەویست لەگەڵ هاوڕێی خۆشەویست شەماڵالی کە ئەمڕۆ ئەو ئەبێتە میوانی بەرنامە بەیەکەوە هەردوو لە ئەم مەوزوعە تاوتێ بکەین و هەر لێرە پێشمان خۆشە کە هەر کەسێک پێی خۆشە بەشدار بێ لەم بەرنامەیە بێگومان ئەتوانێ ئاگادارمان کاتەوە بە ئێسمسێک و ئێمە ئەتوانین ڕێگەی بۆ بکەینەوە و قسەی خۆی هەر کەسێک پرسیارێکی هەبێ لەسەر مەسەلەکە دیسان ئەتوانێت بە کۆمنت بۆمان بنووسێ و ئێمە خۆشحاڵ بین کە بتوانین ئەمڕۆ بەرنامەیەکی سەرکەوت و بەسەر بەرین. سەرەتا ڕەنگە پرسیارێک ئەوەی کە سادە بێ بۆچی دەوڵەتی تورکیا دەوڵەتی فاشیستیە لە نەزەر ئێمە و لە چاو خەڵکی کوردستانە. بێگومان هەموو ئەوانی کە زۆر ئاگادارن لەسەر تێز یا لەسەر فاشیزم خوێندویانەتەوە ئاگادارن ئەوەی کە فاشیزم تێرمێکی تازەی سیاسی لە سەرەتای سەدەی بیستەمە لەسەر دەستی کۆمەڵە ناسیۆنالیستە ڕاستەکانی وەدانستەکانی ئەوروپا ئێتەناو و کاری پێکەوە کارەساتی گەوری دەکەوێتەوە. بەڵام ئەم فاشیزمە لە تورکیا هێشتا ڕێگەیەکی درێژخایەنتری هەیە، واتە هەروە کۆمەڵە شتێک کە ئەمڕۆ لەم بەرنامە باس دەکەین ڕەنگە بۆ کۆمەڵێک کەس تازە بێت لەوانە پەیوەندی نێوان فاشیزم و نازیزمی ئەڵمانی و فاشیزمی تورکیا و دەوڵەتی تورکیا. ئەگەر وەک مێژوو سەیری کەین تورک لەم ناوچەیە کە پێڵەن ئەنادۆڵ یا تورکیا تا پێش ساڵی 1942 بوونی نەبووە وەکو مێژوو. ئەو کاتە ئەم ناوچەیە کوردەکان حتمەن و کاتە ئیمارەتێک هەبووە بەناوی ئیمارەتی مەروانیەکان کە ئیمارەتێکی گەورە بووە و لە ناوچە ئەنادۆڵ و درێژ بەتەوە بۆ تەنان تاسمی بەکاری ئەرمینیا و ئازەربایجان. یەکەم بینینی تورک لەم ناوچەیە لە ساڵی 1942 دا بینراوە کە بەهێزێکی گەورەوە هێرشەکەن لەسەر مەروانیەکان و بەرحاڵ تێکیان ئەشکێن و ئەڵە هەتاڵێن هێزەکە نزیک 10,000 چگار بووە و لەگەڵیشانە خێزان و خانەوادەکانی خۆیان نیشتەجێەکەن. پاش ئەوە ڕێکەوتنێک ئەکرێ لە بینی مەروانیەکان و سەلجوقیەکانە بەپێی کۆمەڵە فاکتی تاریخی دەرئەکەوێت کە ئیمارەتە کوردیەکەی ئەو کاتە مەروانیەکان بۆ ڕێگەیان خۆش کردو بۆ سەلجوقیەکان کە بێنوم ناوچەی غەرب واتە خۆر ئاوای ئەنادۆڵ کە ئەو کاتە لەژێر دەستی یۆنانیەکانە بۆ داگیر بکەن بە شەرتێک ئەمان هین نەکەن تورکەکان لەم ناوچانە نیشتەجێ نەکەن. ئەم اتفاقی سەرەتایی بۆ حتمەن دوای سەلجوقیەکان پێچێشکێن و تورک لەو ناوچەیە نیشتەجێەکەن. پاش ئەمە دیسان هەر لە سەردەمی دەوڵەتی عوسمانیە ساڵی 1934 نزیک چەندین کۆم ینی پرۆسەی چی پێڵن ڕاگواستنی کوردەکان لە تورکیایە دەستی پێکردو بە ناوچەکانی ترکانی بە پێی ئەو ئەحسایەتانی کە ئێمە خوێندومان پێیان خۆم سەرچاوەکەین بینیوە نزیک 800,000 تا ملیۆنێک کەس لە ناوچەکانی دیاربەکر و ئامەد و ئان و بابرەون بۆ ناوچەکانی تورکیا و یەکێ لە شەرتەکانی پاشای ئەو کاتی دەوڵەتی عوسمانی ئەو بکە ئەوێ نابێ
ڕێژەی کوردەکان لەو ناوچاندا لە ساعت 5 تێپەڕ بێتوانە. بەڵام فاشیزم بە شێوە مۆدێرن بە شێوە ڕەگەزپەرستیەکەی ڕاستەکەی لەگەڵ لەدایکبوونی تووشەی تازای برزکردنی کەمالیەکان دێتە سەرشانوی سیاسی کاتێک کە دەوڵەتی عوسمانی ئەڕوخێ و کەمالیزم سایاکە و ئەبێتە حیزبی تاکرە و لە تورکیا ئالێرەوە ئیتر جینوسایت و خاڵی دەستپێکردنی فاشیزمێکی تازە کە زۆر خوێناوی قەهراوی و کۆنەپەرستانەیە بەرامبەر بە خەڵکی کوردستان دەست پێکە. حتمما ئەمە دوای ڕێکەوتنامەی لۆزان ئێتە پێشەوە کە لە ڕێکەوتنامەی پێشووترە کە لە دوای شکستی دەوڵەتی عوسمانی لە سیڤەرە ڕوئەدا لەوێدا فەڕەنسیەکان و ئیتاڵیەکان و ئینگلیزەکان کۆمەڵێ ماف بەپێی مادەی 62 معاهدەی سیڤەر کۆمەڵە ماف بۆ خەڵکی ئەو ناوچی کە پێڵێن کوردستان دیاری ئەەکەن تەنانەت مافی ئۆتۆنۆمی بۆ ئەو خەڵکاوە ئەبێ دەوڵەتی تازە ئقرار ئێمە بکە بڕیاری لەسەر بە موافقەتی لەسەرکەوە دوای 6 مانگ دوای ساڵێک کە پێم وایە ئەگەر دوای ساڵێک ئەگەر ئەم خەڵکە توانێن ئیداری خۆیان بکەن ئەو کاتە ئەتوانن بە تەڵەبێ بە ئوسڵی ئومەمی ئەو کاتە داواکەن کە دەوڵەتێکی کوردی بووە بۆ خەڵکی کوردستان دیاری کرد. بەڵام 3 ساڵ دوایە لە لۆزانە تورکەکان فێڵێکی گەوراکەن و بەرحاڵ حتمما ئەمە هۆکاری جیۆسیاسی خۆی هەیە و ڕاکێشانی هێزەکانی بەسەم رووسیا هەڕەشی رووسیا و بەرحاڵ هاتنی مثلەن بوونی فەڕەنسیەکان و انگلیزەکان لە وێنەکە زۆر شت بە مەسلحەت و بە مەسلحەتی تورکیان ئەچێتە پێشەوە لە لۆزانە ئیتر کورد ئەبێتە دەرەجە 2. لە ساڵی سیڤیەکە کاتێ حتمما هەمومان نەزانین کە دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی ئیمپراتۆریەتی عوسمانی ئیمپراتۆریەتی فرەنەتەوەی فرە زمانی فرە ئاینی بووە هەرەوە نەبوو منهی بووە بۆیە تەنانەت کوردیش لەوێ بە شکڵی ئەو ئایدیا ناسیۆنالیستە گەورەی نەبووکە خۆی جیا بێتەوە دەوڵەتی خۆی پێکەنە بە ئەسبابی دەوڵەتی عوسمانی کاتی ئەڕوخێ هەمان کاتێ دەوڵەتی تورکیای تازە کەمالەکانی لەسەر حکم ئەنە ئەم مێژوە بەشکە بنووسنەوە تێدا لێدا مێژوەکی ساخە لە ساڵی 1930ەکە بۆ نەتەوەی تورک ئەنووسرێتەوە تێدا نەتەوەی کورد ئەبێتە نەتەوەی یەکەم و نەتەوەکانی تر ئەبنە لە 2 و هەر کەسێک نەبێتە تورک ئەوە لەناو ئەبێت و ئەکوژرێت لەوانە کورد ئەرمەنیەکان بەرحاڵ مەسیحیەکان عەلەویەکان و هەموو ئەو کە منەتەوانێتتر کە لە تورکیا ژیاون مێژوی تازە مێژوێکی ساختەیە مێژوێکی ڕەگەزپەرستانەیە مێژوێکە کە تورک لەش ئەکا بە خاوەنی هەموو سەر حەزارەتەکان ینی تەنانەت لە چاپێکردنێکی ئەردۆغانە تەنانەت تا دۆزیلوی ئەمریکا هاتە پاڵ تورک کاتێکە کۆلمبۆس ڕۆژۆڵێکم شت دزگەوتی بینیوە تەنانەت ئیغریقیەکان یۆنانیەکان حەزارەتی یۆنانی ئەگەر بەپێی ڕواەتی ناسیۆنالیزمی تورکی ئەمە تورکیا حەزارەتێکی تورکیا ینی هەموو شتێک تەتریکەکرێ هەموو شتێک بە تورک ئەکرێ وتێدا لەوێدا مەسەلەن دەیان کارەسات مەسەن بە تایبەتی بەرامبەر خەڵکی کوردستان ئێتە پێشەوە لەوانە کۆمەڵکوژەکەی زەیلان لە ساڵی 1930 کە بەپێی ئامارەکان نزیکەی 37,000 کورد لەناو ئەچێ کارەساتەکەی دەرسیم کە تێدا 40,000 لە ساڵی 37 بۆ 38 40,000 کەس تێدا بێتە قوربانی و ئەم کارەساتە بەرامبەر بە خەڵکی کوردستان تا ئێستاش لەنە ئەم فاشیزم درێژەی هەیەەوە ئەوە تا لە سووریا لە ڕۆژئاوا مەسەلەن لە کوردستانی خۆمان ناو لە باکوور بەرحاڵ ئەوەی کە سوپاکی ئەردۆغانەکە هیچ لەوە کەمترێتەوە خۆی ئەتاتورک بەرامبەر بە خەڵکی کوردستان کردێتی واتە مێژوی ئەم فاشیزمە ئەگەر لە کەمالیزم و سەرکەوی بۆ ئەردۆغانیزم یا لە ئەردۆغانیزم و سەرکەوی بۆ کەمالیزم بۆ خەڵکی کوردستان یەکتامایە ئەویش بە پلەدووک نەکرد بە پلەدووکردن یعنی کورد بەڕێی من کورد لە خەتەرێکی ئەنتۆلۆجیە بۆ دەوڵەتی تورکیا واتە بوونی کورد خەتەرە ئەوەی کە تۆ کوردی خەتەرە ئەوەی کە تۆ کوردی دابمێنی بۆیە
هەر بقاومەتە بەرامبەر بم داگیرکاریە بەرامبەر بەم فاشیزم بکرێ لە هەر شتێک کە ئینسانێکە تا حتى هێز نابن هێزی چەکداری بەڕای من مقاومەتێکی شەرعی و ئەوانێ بەرحاڵ من هەروە پێم خۆش بوو بەم سەرەتا دەست پێ بکەمەوە پێم خۆشە کامێرەکە ڕوو بکەمە هاوڕێ شەماڵ ئەویش ڕای خۆی لەسەر ئەم مەسەلەیە بدات. سپاس عومەر گیان من هەستەکەم تۆزە دەنگت نزمە نازانم بینەرانیش ڕیان وایە یان نا لەلای من کەمێ دەنگت نزمە ئەگەر نزیکی خەیتەوە ڕەنگە باشتر بێ ئینەکە بەرحاڵ دەستی خۆش بێ پێشەکیەکی بڵین کەمێک کرۆنۆلۆجی و باس کرد ینی مێژووکەت باس کرد دیارە منیش بەرلەوەی قسەکانم کەمە بێ سوپاسی بینەران بکەم کە بینەری ئەم بەرنامەی ئێمەن و لایەن کەناڵی هیواوە سلاویان لێ بکەم و مێدوارم ئەمڕۆ و ئەم کاتیان زۆر باش بێ لەلای خۆشیانەوە ئەگەر ئەرک نەبێ لینکی ئەم بەرنامەیە شێر بکەن واوانەشی کەیانەوێت بەشدار بن وەک عومەر باسی کرد ئەکرێت داواکان لە ڕێگەی ماسنجەرەوە بۆ من بنێرن لینکەکەیان بۆ نێرم کە بێن بە ڤیددیو بەشدار بن ئەگەرنا کۆمنتیان هەیە توانن یاخود پرسیاریان هەیە ڕخنیان هەیە سەرنجیان هەیە ئەتوانن لە ڕێگەی کۆمنتەوە بەشداری ئەم بەرنامەی ئێمە ببن وەک وتم کرۆنۆلۆجیەکت باس کرد بەس من یەک سەرنجم هەیە ئەوە کە باز لە تاوانەکانی جۆرێک سڕینەوەی گروپە بڵین مرۆیەکان گروپە دانیشتوانەکانی شوێنە جۆرا و جۆرەکانی دنیا مەسلەیەک بۆ هەمیشە ئێمە لەگەڵی بەرەوە ڕووبین ینی بۆ نمونە تۆ کە باسی پەلامار و هێرشەکانی وەختی خۆی کاتی حەزارەتەکانی کۆنیەکەی کە ئێرانیەکان هاتوون پەلاماری عێراقیەکانیان ناوە یاخود بابلەکان چوون پەلاماری ناوچەکانی دەوروبەریان ناوە ئاشوورەکان هەماشە دەمانیان هەموو خەڵکیان ڕاگواستە و خەڵکیان هێناوە بردووە ئەمانە بەشێکن لە مێژووی ڕابردووی ئێمە مەسەلەن مەغۆل و تەتەرەکان هاتوون ئەسڵەن شاری وابوو وڵاتی وابووە بە هەموو زیندەوەرێکەوە هەموو شتێکەوە کە هەناسەی داوە لە بینیان بردووە ئەمە بەشێکە لە مێژووی کۆنی ئین مرۆڤایەتی و تقریبا بەشەر هەروە بۆ فتری دوور و درێژی ژیانی ئەمەی کە ئێستا باسەکرێ ئەم فاشیزمە کە خۆشت بە دروست ئاماژت پێکردەوەی کە لە ژیانی لە دنیای مۆدرنیان ناویراوە فاشیزم شتێکی جیاوازە شتێکی ترە شتێکە لەگەڵ مۆدرنیتەیە لەگەڵ بڵین ئەم شەپۆلە لەگەڵ پێشکەوتنەوەوانەیە هاتۆتە پێشەوە بەشێکیش ئەوەی کە ئاشکرا و دیارە ئەوەیە کە تورکیا لە پاش ڕووخانی دەوڵەتی عوسمانیەوە تقریبا لەو کاتەوە کە دەوڵەت دروست بووە بەمانای ئەتاتورک دەوڵەتی دروست کردووە ئەم پێک هاتەوە ئەم بڵێن دامەزراوە سیاسی کە ناوی دەوڵەتی تورکیایە لەسەر بنەمای ناسیۆنالیزمێکی ئتنیکی و لەسەر بنەمای فاشیزم دامەزراوە ئەساسەن ناوهێنانی دەسەڵاتی ئەتاتورک لە سەرەتاکانی خۆیان بە فاشیزم تەنانەت ینی هیچ لێکشوونێکی تەواوی لەگەڵ مۆسولونی و لەگەڵ هیتلەرا هەیە ینی پاکتاوکردنی هەموو ئەوانەی کە نەوێت ڕەگەزێکی تر بن یاخود نانەوێت ببن بە بەشێک لە ڕەگەزی تورک لە ناوبردنیان یا منە پاکتاوکردنی ئەرمەنیەکان ئەوەی کە بە ئەرمەنیەکان کراوە زۆر زیاترە لەوەی کە بە کوردەکان کراوە لەو سەردەمانەیە ساڵی 1950 بوون منە هەر لەلایەن ئەتاتورکەوە نەکراوە دیارە بەڵام دیارە کۆمەڵی ئیتیحاد و تەرەقی و ئەو گروپێک کە ناوی گەنجانی تورک بووە کە بۆ خۆی جۆرێک لاساییکردنەوەی گەنجانی ئیتالیایە یاخود ئەو جۆرە گروپانی کە سەردەمانە پێکهاتوون ینی والێکا کە ئەم دەسەڵاتە بە فاشی بزانین تەنانەت ئەتاتورک خاصێتەکەشی ئەوەیە و دەسەڵاتە هەتا 1950 تا خۆی نەمردووە تەنها یەک حیزب حکمی کردو لە تورکیایە یعنی تقریبا لە هەموو ناحەیەکەوە نزیکاتی هەیە لەگەڵ فاشیزمە دیارە ئەو کە لە مێژووی تورکیایە هەیە دەوڵەتی عوسمانی دەوڵەتێک بووە لە سەردەمێک لە سەردەمەکانە دەستی کردو بە پرۆسەیە کە ناوە پرۆسەی تەنزیمات
کە بە جۆرێک مۆدرنیزەکردنی دەوڵەت بووە، دروستکردنی دام و دەستگاکان بووە. چکە دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی زۆر کۆنەپەرست و زۆر لە دوا و زۆر چەقی بووە لە فەرهەنگی سەدەکانی ناوەڕاستە. ینی بۆ نمونە تەسەوور کە چاپخانە لە سەدەی 15 لە ئەوروپا دروست کراوە، دام و دەستگاکانشی هێنراوە بۆ تورکیاوە، نەبێت دەوڵەتی عوسمانی نەیبوو بێت ئەو کاتە هێنراوە بۆ ئاستانە و لای دەوڵەتی عوسمانی. وەڵام تاکو قەرنی هەژدا ئەم چاپخانەیە ئیش ناکە. ئەی نزیکەی یەکەمین کتێب کە چاپ کراوە لە سای دەوڵەتی عوسمانی ئەوانە تقریباً 250 تا 300 ساڵ دوای ئەوروپا کەوتووە، کە ئەمە ئیتر بۆ خۆی ینی جۆرێک دام و دەستگایکی زۆر کۆن و زۆر بڵین ژەنگرتووی دروست کردووە لە دەوڵەتی عوسمانیا. ئەمە پێویستی بە مۆدرنەتە بۆ تەنزیمات هاتووە، ماوەیەک مەجموعەیەک بڕیاریشیان هێنا ئەوەشێک لەوانەوەی کە فەرقی بینی ئەقوامەکان و دینەکانی ناو تورکیا نییە، هەموو هاوڵاتین و هەموو ئەتوانن هاوڵاتیین بن. ئەمە دیارە لە کۆتایی 1930ەکانەوە دەستی پێ کردووە. 1930 ئێحسایەکەکەن لە دەوڵەتی عوسمانیا بزان خەڵکی دەوڵەتی عوسمانیا چەندێکە. دیارە لەو ئێحسایە ئەوەی کە ئیناوان ژماردویانە هاوڵاتیان بۆ گای هاوڵاتیانی دەوڵەتی عوسمانی چەندێکن، تەنها موسڵمانیانیان ژماردووە، باشە ئەوانی تریان بە هاوڵاتی حساب نەکردووە، و تەنها پیاوانیش ژنانیان حساب نەکردووە، بەس تەنها پیاوانیان ژماریانی مەبەستمەوەی کە ئەم دیدگایی کە هەیان بووە. دواتر کامە هاتووە دەوڵەتەکان یەکسان بوونوانە نظامی میلەل هاتووە. ئەم نظامی میلەلە بە جۆرێک لە جۆرەکان هاوکات بووە لەگەڵەوەی کە دەوڵەتی عوسمانی تووشیش هەڕەشەی زۆر گەورە بووە لە دەوروبەری خوا، هەڕەشەی خارجی وە زۆر نفوزی لە دەستداوە. دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی گەورە بووە، نزیکەی 700 ساڵ گەورەترین دەوڵەتی ئەو ناوچەیە بووە لە ئەوروپا، نفوزی هەموو خەڵک لی ترساوە. ینی بە جۆرێک ئەفسانەی وا دروست کراوەوانە کەم دەوڵدرێژیشان هەیە لە شکست نایە. یەکەمین شکست کە بەسەریان هاتوو لە ماڵتە بەسەریان هاتوو لە پێما ساڵانی 1600 یا 700 بەسەریان هاتووە. لەمەوە ئیتر جۆرێک ئەوەی کە دەوڵەتی عوسمانیە کرێتێک بشتێ بووە بە شتێکە خەڵک باوەڕی پێ بکات. ژان پێشتر وان زانێت تێک ناشتێ. ئەم دەوڵەتە لە هاوکات لەگەڵ هاتنی تەنزیماتە و ئەم جۆرەشتانە بە جۆرێک تووشی کێشەی گەورە بێ لەگەڵ رووسایە ئەوانانێک لە دەزەیە معارەزێکی زۆر گەورە لە دژی ئەم ئاوگۆڕانە بەدیدێ و سەرنجام بۆ ئەوەی کە بەسەر ئەمەیازاڵ بن باسی هەویەتی عوسمانیەت دێتە پێشەوەی کەوا ئێمە هەویەتی عوسمانیەت بۆ خۆی دەتوانێت ئایدنتیتیەکی هاوڵاتی بوون بێ ئایدنتیتیەکی نیشتیمانی. ئەمە تاکو بڵین ئەو کاتەکە سوڵتان عەبدولحەمیدیش لە بەینە برێوانە ئیتیحاد و تەرەقی بەسەری ئازاڵە بن تا ئەو کاتە درێژەیە بێ. بەڵام لەو دوایە ئیتر هەستەکەن کە ئەم ناسنامەی عوسمانیەتە وەختێک ئیسلامەکەی لێ دەرێنی ئەوانە شتێکی توی لە نامێنێتەوە، ناتوانن بەم ئایدۆلۆژیا کۆنتترۆلی دەوڵەت بکات. ئەساسەن فاشیزم کە لە تورکیا هاتوتە سەرکار و ئەوانە بۆ پارێزگاریکردنی ئەم دەوڵەتە بۆ چونکە ئەم دەوڵەتە بەبێ ئەو ناسنامەیە نەیەتوانی بژی. لەبەرەوە لە بنیانی دروستبوونی دەوڵەتی تورکیایە فاشیزم بوونی هەیە. ئەمە کێشە ئەسلێکەیە کە ئەویان نەتوانیەوە بکەن، هاتوونەتە سەر سیاسەتی تورککردن بە تەتریکردن و ئەوانە. تەوانە ئەم جۆرە پەنابردنە بۆ ناسیۆنالیزمی ئیتنیکی هاوکات لەگەڵ زەبروزەنگێکی گەورە لە بەرامبەر هەموو ئەوانەیە کە ئەم ئێتنیکە ڕەتەکەنەوە و بەرپاکردنی کۆمەڵکوژی، بەرپاکردنی ڕاگواستنی زۆرە ملیە، بەرپاکردنی پاکتاوکردنی ڕەگەزی، هەموو ئەمانە شتێکیان دروست کردووە کە ئەو ماهیەتی ئەو فاشیزمی تورکیایە کە لە بناغەوە دروست بووە. و دیارە ئەوە گوتم ئەم فاشیزمە لە بنیانی خۆیان بۆ هێشتنەوەی دەوڵەت و دەسەڵاتی دەوڵەت بۆ باسەکە لەسەرەوە نیە دوژمنایەتی نەتەوەیەکی دیاری کراوێ، دوژمنایەتی ئیتنیشێکی دیاری کراوێ. وەڵام ئەمە بەرەنجامێکی لێکەوتێکی ناچارانەی ئەم فاشیزمەیەکە ئێمە لەگەڵی بەرەوڕووبین. هەر لێرە مەسەلەن ئینەکە نزیکەرەوە لە دەنگێتر دروستکردنی دەوڵەتە
دروستکردنی دەوڵەتە بەڵام بەمشکە ئتنیکی بەمشکنە ڕەگەزیەوە ڕەگەزی تورک یەکێ لە بەندەکانەوەی کە هەڕەشەی ناو دەرەوە و کاتێک قسە لەسەر هەڕەشی ناو دەرەوە کرێ کورد بە دەرەجە یەکەم دێت کە هەڕەشێکە و ئەبێ بەسەریا زاڵ بین ینی قڕکردن و لاوبردن فاشیزم بەرامبەر کورد وەک کورد وەک هەڕەشەیە پێناسەکراوە بۆ ئیتنیکی پاشی تورک تەنانەت لە مێژە نووسانی نەسەوسیەکەی نووسن ئاوا باسیەکەن کە ئەم هەڕەشانە ئەبێ لە ناو برین ینی یەکشتی تریژەگە لینچی کەمەوە وەختی خۆی حزبی بەعسکە تێکەڵەیەکە لە نازیزمی ئەڵمانی چاوپێکەوتنێک هەیە لەگەڵ میشل ئەفلەقا دیسان بە هەمان منطقی ئیتنیک نەتەوە قساکە ناسیۆنالیزمی شۆرانەی نازیزم کە ئەڵێ دوو نەتەوە هەن دوو ڕەگەز هەن لە ناو ئومەی عەرەبیا کە بێ لە ناو برن بۆی ئومەی عەرەبی سافی بێتە دەرەوەی چیان کورد دووەم ئەمازیغ بەنەس ئەیڵێ بۆ تورکیش کورد ئەو هەڕەشەیە بوو کە بێت سەر کورد کرێ ڕاست ینی باسەکە بەڵام ئەمە ضروراتی جێخستنی دەوڵەتێکی دیاری کراوە ینی باسەکەەوە نیە کە ناسیۆنالیزمی تورک بۆ ئەوە هاتووە سەرەتا و یەکەم کورد وەکو ئیتنیچێک لە ناوبەرێ ناسیۆنالیزمی تورک فاشیزمی تورک هاتووە بۆی ئیدارەی کۆمەلگایەکی نایەکسان و نابەرابەر بکە و ئەو ئیمتیازاتانەی کە لە ناو تورکیا هەیە بۆ ژوازی تورکیا احتیفازی پێوەکە بیهێڵێتەوە ئەمە بە غەیری ئەم ناسنامە ئیتنیکیە ناکراوە بە غەیری ئەم فاشیزمە ئەنجام نادرا بەڵام ئەوەش سیر و ئینەکە دواتر بچینە سەری کە چۆنی ئەم فاشیزمە توانیوێتی بڵێ نەیارەکانی خۆشی هەلێ بکاکە وەکو ئەو بن یعنی بۆ نمونە ئەوەی کە تۆ باسی لەسەر ناسیۆنالیزمی عەرەب و ئەوانە تورکیا الفتات کە بە عەرەبی سیرەکەی ئەوانە العربیە فتاتی دروست کردو لە بەرامبەری خۆیانی گەنجانی تورک بۆ ئەوەی عەرەبە ناسیۆنالیستەکان لە بەرامبەر سیاسەتی تەتریکا بوەستەوە ئەوانی شون دووبارە هەمان ئەو منهەجەی بڵێن گەنجانی تورکیان هێناوە هەمان ئەو منهەجە کە منهەجێکی فاشستی ینی ئەساسن لە فاشیزمی ئیتالیاوە لقەکە لەوە بۆتەوە ئەمەیان هێناوە و ئەوانیش لە بەرامبەر ئەمەیان دروست کردو ینی بڵێن گەنجانی عروبیان دروست کردو گەنجانی عەرەبیان دروست کردووە کە جەمعیەتێک بووە لە فەڕەنسا دروست بووە وازارم 1970 ئەوانەیە ینی هاوکات لەگەڵ ئیتیحاد و تەرەقی و هاتنی ئیتیحاد و تەرەقی بۆ سەردەسەڵات و گرتنی دەسەڵات لە تورکیاوان لە پاریس ئەم جەمعیان دروست کردو هەر ئیزافە بۆ مەوزوع کاتێکە کاتە عوسمانیەکان دێن ئەرمەنیەکان 1950 بەکەن بەخەتڵ ئەمی ئەرمەنیەکانوانە و کاتێک هێتلەر هیدا هێتلەر زابطێکی جێشی ئەڵمانیە بێت لە ئیزمیر حتمما پەیوەندی نێوان نازیزمی ئەڵمانی و فاشیزمی تورک پەیوەندێکی زۆر تومتۆڵ و پتەوە واتە و پێش ئەوەی کە نازیزمی ئەڵمانی بێتە هێز ئەو کاتە لای ناسیۆنالیست و فاشیستە ئەڵمانەکان ئەتاتورک ئەستێرێکی گەشاوی ئاسمانی سیاست بوو لە نەکە لە ئەوروپا بەڵکو لە هەموو واتە ئیعجابێک کە نازیزمی ئەڵمانی بە فاشیزمی تورکی بووە ئەعجابێکی بێنەظیر بوو تەنانەت پەیکەریان بوو پەیکەر بووە ئەتاتورک پەیکەر بووە ئەتاتورک دروستیان کردەوە بە باو شیرین داوێداوێ هەمیشە وەکو کەسێ لەسەر و هیتلەر لەسەر و خۆی داینەوە چونکە کۆمەڵە شت هەیە کە ڕەنگە وا بکە ئەوە بێکە چون ئێمە وەکو ئەزانینەوەی کە ئەوەی هەتا لە ئایدیا فەلسەفیەکانی مثل نیتشه هاتووە لە باس لە سۆپەرمانەکەوە هێزی گەورەوە هینەکە بە شەڕ افتخارەکات بە شەڕوە بە لەناوبردنی دوژمنەکان لەوانە مەسەلەن جووکە بێت تخمیکی هینە تخمیکی هەڵەشەوە بێت لەناو ببرێ بە هەمان شکل ئەمان پێیان وابوو ئەتاتورک پێش ئەوەی کە نازیزمی ئەڵمانی لە هێشتا لە بینای تەکوینی سیاسی خۆشیار پێش ئەو هێشتاش لە زیندانی ڕۆزنبێرگ بگیرێ 1990 هتلر پێم وایە ئیعجابی گەوریان بەرامبەر بە هین هەبووە هەتا خۆی ئەڵە بن قوتابی ئەتاتورک مثلا کتێبێک هەیە بە ناوی هینەوە
ناوکەی چی بخوا پەیوەندی نێوان نازیزم و مستەفا کەمال ئەتاتورک شتێکی وایە هین نووسێتی نێژوزیی ئەڵمانی نووسێت بەنای سیڤان ئایرش لە ساڵی 2014 زۆر پەیوەندی سیر و سەمەرە باسەکە و چۆتە ناو هەموو ئەرشیفەکانەوە لێ ڕوانیوە سەیری کردو کە زۆر ئەو شتانی کە نازیزمی ئەڵمانی بۆ دەستەوەگرتنی دەسەڵاتی سیاسی خۆی بۆ پتەوکردنی ئەم دەسەڵاتە بۆ ناوبردنی دوژمنەکانی خۆی بە تایبەتی جیوەکان و قەتڵ عامی جیوەکان هەموو تەجروبەکانی لە تورکیاوە وەرگیراوە تقریبا یەکێ لەو خاڵانی کە ئەعجابی تورکیا ئەعجابی نازیزمی ئەڵمانی بەهین بوو ئەوەیە کە ئەمان توانیویانە سیستەمێکی سیاسی و دەوڵەتی تاکحیزبی دروستکەن لەژێر سەرکردایەتی تاکە کەسێکە کە ئەتاتورکەکە ئەمەش هەمان هەدەف بوو کە نازیزمی ئەڵمانی بە شوێنێ بوو دووەم لە ناوبردنی هەموو ئەو ڕێگەزانی کە ڕەشەدارن بۆ سیستەم کە ئەمەیەکە بۆ لە ئەعجابانەی تر سێم شت کە زۆر مهم بوو بە ئەعجابی نازەکان بە ئەڵمانیەکان ئەوە بوو کە هەمومان نەزانین کە مۆبوونە لە شەڕە کاتێک کە دوولانە ئەبێتە شەڕیان لانی دۆڕا هەمیشە کێتە ژێرباری قورسی کۆمەڵە پەیمانە و کە بە ئیلتیزامی پێ بکە مثلا ئەڵمانیەوە ئەنجا ئەوەی کە جێپێ ئەتاتورک بەرزەکاتەوە ئەمەیە کە ئەوان لە ڕاڕوخانی دەوڵەتی عوسمانیە توانیان دەوڵەتێکی بێ دروستکەنەوە گاڵتەیان بە سیاسی ئەڵبانیەکانە کرد کە ئێوە چوون ئیتفاقی پاریستان ئیمزا کرد ئێوە ئەڵمانەتان سەر ژێرباری قەرزەوە ئێوە ئەڵمانەتان زەعیف کرد ئێوە ڕۆحیەتی نیشتیوان پەروەری و سەروەری ئەڵبانیە گەورەتان پستە ژێر کۆنەرەکانتانەوە ئەتاتورک زۆر لە ئێوە پێڵ کرد یعنی هەموو ئەمانە ئەو خاڵانە بوون کە من هەر حەزم بە ئیشارە باسی کەم کە ئیعجابی نازیزمی ئەڵبانی بە فاشیزمی تورکیا زۆر ئیعجابێکی گەورەیە و سەرچاوەکەی ڕەنگە بڵێ مێشە لە سەرچاوەکەی نازیزمی ئەڵمانی فاشیزمی کەمالیە دقیقاً وایە نارە ئەوەش کە بەنی لەم ڕۆژگارانەیە کە وەختێک دیارە دواتر گەینە سەر نیۆفاشیزمەوەوانە چکەمە زەمینە مێژوویەکانێتی ینی ئەو تاریخەیە کە ئەم فاشیزمی هێناوە بەڵام ئەمە ئیتوانی ئاڵۆگۆڕی بەسەرابیانی تورکیا وە لە 1923ەوە هەتاکو ئێستا یا لە 1900 بڵێن هەژدەوە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە تا ئێستا فرسەتی ئەوەی هەبوو کە ئەم ئاڵوگۆڕە بەدی بێنێەوە دوور بکەوێتە لەم فاشیزم وەڵام ئەمە چێکە هێشتوێتەوە وە چیە وای کردووە ئەمڕۆ لەم ڕۆژگاری ئێستایە ئەبینین کە یعنی ئەم نیۆفاشیزمە سەر لە نوێ زۆر بە قودرەت و زۆر بە هێزێکی زۆرتری شەوێت ینی تاوای خاڵی دووە من پێم وابێ زەمینەکانی هەر تەنها مێژوونی هەر تەنها تاریخ نییە ئەنی ئەوە ئەو شوێنە ئەو جێگایی کە تورکیاتی کەوتووەوە ئەو بڵین تەوەقوعی کە تورکیا لە خۆی هەیە وەکو بەشێک لە ئەوروپا بۆ ژیانێکی باشتر و چاکتر و لە هەمان کاتە ئەو دۆخەی کە واعکە ستەم و نایەکسانی بەسەر کۆی کۆمەلگای تورکیا دابسەپێنرێ ئەمەیە وای کردووە کە بۆ ژوازی تورک ناتوانێت دەستبەرداری ئەم فاشیزمەوە ئەم جۆرە ناسیۆنالیزمە پڕگیرە ببێ ئەمەیە وای کردووە کە هین بێت ئەمە زەمینەکانێتی ینی باسەکە زۆرتر لە باسێکی تاریخی و مێژووی لەوەی کەەوە بۆ نمونە زۆر کەس کە دێن هەر بە هەمان ڕوانگە و بە هەمان تەسویری فاشیزمی تورکەوە کە کورد هەڕەشەیە بۆ سەر ئایدنتیتی تورکی هەروە بە هەمان تەسەورەوە ئاڵێن مەسەلەن تورک هەڕەشەیە بۆ سەر ئایدنتی کوردیانی وەک ئەوەی کە تریابێ ئێمە بینیا ئەوان یان یەکێکمان ناتوانین بژین هەردووفان ناتوانین پێکەوە بژین کە ئەمە تەسویرێکی نادروستە تورکیا ئەیتوانی لە فاشیزم ڕزگاری بێ ئەیتوانی دەسەڵات و دەوڵەتێکی مۆدرن و دیموکراتیک و وەکو دەوڵەتەکانی تری ئەوروپای هەبێ بەڵام بە حکمی ئەو جێگاو شوێنەی کە لە ئابووری دنیاە هەیەی و بە حکمی ئەو جێگاو شوێنەی کە شوێنی کۆکردنەوەی قازانجی زۆرترە بۆ سەرمایەوە ئەبێ کاری کرێگرتە هەرزانتر فراهەم بێ بۆ سەرمایهداری لە وڵاتەیە ئەمە وای کردووە کە ئەم دەوڵەتەوە ئەم دەسەڵاتە سەرباری ئەوەی کە ئێستا گوایە دیموکراتێتە و گوایە ئەحزاب هەیەوانە بەڵام کۆمەڵێک سەوابیتی دیاریکراو هەیە کە بە هیچ جۆرێک ناتوانێت لی ڕابکات و هیچ جۆرێک ناتوانێت
کرانەوە ئاوەڵایی قوبوڵ بکە. ئەمە بەڕای من زمینەیەکی ئابووری هەیە تا ئەوەی کە بڵین تەنها زمینەیەکی تاریخی و مێژووی هەیەەوە جوڵانەوەیشی ناسوێنانستی لەم بابەتە سەرەتا ئەم دەوڵەتی دامەزران. دووەم نقطەیە گرنگ بوو من ئاماژەی پێ بکەم چکە پێشتر قسەم لەسەر زمینە مێژوویەکانی کرد ئەمەیان نەتوانێت میلی بکە کە خۆی ئەوەی کە تۆ ئێڵەی ئیدامەدانی ئەم فاشیزم ڕێگەیکی مێژووی هەیە ڕێگەیکی مێژووی هەیە و یەک شت هەیە کاتێ تۆ شوێنێکە چی خۆت دلت داگیری کەیتوانە حتمما لە بەرامبەر مقاومت دروست یعنی لە بەرامبەر ئەم فاشیزم هەمیشە مقاومت هەبووە بۆیە خەسڵەتێکی ینی چارەنووس سازی فاشیزم مقاومت لە بەرامبەر مقاومت و تاکە گروپەکە مقاومەتەکە کوردە ینی گروپەکانی تر جۆرە لە ناوچوو یا بێدەگیان کرد بەڵام ئەوەی کە درێژە من فاشیزمایە لە ڕێی من ناگەڕێتەوە بۆ تەنانەت بۆ ینی ئەبێ لە سەرچاوی تازەی لە معطیاتی تازەی ئێستا دەیان وەستێری واتە ئەوەی کە تۆ ئیشارەت پێدا تورکیا کەوتوتە ناو چوارڕێگانێکەوە کە بە چوارڕێیانی ئاوریشتی ناسرا و بۆ سەرمایە جیهانی گرنگ ئەوە نییە بەڕاستێکی تورکیا دیموکرات خواست بێ سەرکوت گەردێ هیچ ینی تەسەوری کلاسیکی جاران یانو کە سەرمایە بۆی گەشەبکات پێویستی بە ئیستیقلالی سیاسی هەیە پێویستی بە دەوڵەتێکی مۆدرن سات هەیە نا بەڕای من وانە گەشەی سەرمایە پێویستی بە تالیبانی شێت ینی هەتا ئەگەر تالیبانی لەسەر دەسەڵات بێ هیچ مشکلێک نییە هیمۆیەک سەرمایە گەشات ئەگەر لە عێراقا دەوڵەت هەبێ دەوڵەت نەبێ کۆمەڵە میلیشیات هەیە جنوبی بۆ گرتووی بەغای بۆ گرتووی کوردستانی بۆ گرتووی سەرمایە و خۆک و گوڵ گەشاکان بە ملیاردەها دۆلار پارەفڕاتە دەرەوە خەڵکیەکەشی بێدەنگ و لەسەر کوتێکی گەورەی ئابووری و بۆ سیاسیان بەڵام بۆ سەرمایە جێی مەقبولیەتە بۆیە مانەوەی تورکیا بە مشکڵی ئەگەر ئەسڵەن من بە پێچوانێ بین ئەگەر دەستبا بۆ ئیسلاحات ڕەنگە خەتەری تیاە تا کە دەست گرە بە فاشیزمەوە بۆیە بەردەوامبوون لەم فاشیزمە تەنان پەلهاویشتن بۆ شەڕ یەکێکە ڕێگانەی کە زەمانەتی هێشتنە و بەهێزبوونەوەی خۆی کاتۆ جاریشکە ینی ئەوەی کە ئێستا هاتوۆتە ناو هەرێمی کوردستانەوە دەیان کیلومتر هاتووە و دەیان دێ سوتاوە کاڵ کراوە هەزارها خەڵک ئاوەرە کراوە کە ڕەنگە خەڵک زۆر ئاگای لەمە نەبێ زیاتر مەوزوعەکە ئەو اتفاقیەکە لەگەڵ حکوومەت عێراقی هەیە کە پارتیش چۆتە ناویەوە لەشی توشدا ینی بەپێ ئەو ڕێگە حەریری ئاوریشمی تازەی لە عێراق پێن ڕێگەی گەشە سەندن ئەم بۆریەنەوتەی کە لە خەلیج و عێراقەوە ئەڕوا بێ و حدودی ئەڕۆ یە تورکی ئاوێ هەمووی زەمانەت کە ئەم مەساحەیە ئابووریە گەورەیە کە بەشی گەورەی بەرئەوەکەوێ زەمانەتی کە ینی فاشیزمەکەی زیاتر ڕەنگە بڵێم بۆ بەرامبەر کوردە بەڵام زیاتر بۆ تەزمینکردنی ڕێگایکی سەرمایه‌داری بەخۆی بەخۆی ئەم فاشیزمە ئەگەڕێتەوە بۆ منطقی سەرمایە لە ئێستا ئەوەی من پرسم دقیقاً من مش بیستمەوە بڵێم ئەزای خۆی دیاردی مێژووی دێت و بەڕوات ممکنە اختیفا بکات نەمێنێ و دیاردەیەکی دیاریکراو بەهۆی مێژوویشی دیاریکراوە دێ بەڵام ئەگەر زەرورەتی وجودی نەبێت لە ڕووی بەرژەوەندی چینی باڵا دەستەوە بەرژەوەندی سیاسیە ئابووری چینی باڵا دەستەوە یا پێداویستیەکانی دووبارە بەرهەمهاتنەوەی سیستەم و چەسانەوەی کاری کرێگرتە لە جێگایەکە لە دستایی دنیای سەرمایه‌داریە و دیاردانە اختیفاکەن و نامێنن یان ئەگەر شتێک بووناقز بێ لەگەڵ بەرژەوەندی و قازانجی چینی باڵا دەست و کەڵەکەی سەرمایە مەفروزە لە بین نەچێ وە ناتوانێت بمێنێتەوە ئیدامە بەخۆی بە ئەمەی کە لە تورکیا ئەمە ئیدامی بووە بەرهەمی ئەوەیە بەرحاڵ بە پێما بچینە سەر تەوەرەی دووەمەوە قسە لەسەر ئەتوانین پاسێک بین و بگەڕینەوە تا باسی دووەم دەست پێ بکەین بەرحاڵ بەر لەوە من داوام وایە لە بینەرانی ئازیز کە لینکی ئەم بەرنامە لە ڕێگەی سوۆشیال میدیای خۆیانەوە شیر بکەن تا بینەرانکی زۆرتر ئەم بەرنامەیە ببینن کە ڕاستەوخۆی و زیندووە واگەر هاوڕیانێکی سەرنجیان هەیە یاخود نوێ بەشدار بن ڕاستەوخۆ لەم بەرنامەیە ئاگادارمان بکەن لە ڕێگەی فەیسبوکەوە ئەتوانن ئاگاداری من بکەن لە ڕێگەی ماسنجەرەوە یاخود کۆمنت بنووسن کە من پەیوەندیان پێوە بکەم ئەگەر هاوڕێ بین لە فەیسبوکە بەرحاڵ ئەگەر ئەشتانەوێ بە کۆمنت بەشداری بکەن سەرنج و پرسیار
تەنان ڕخنەکانی خۆشتان نتوانن بۆ ئێمە بەڕێ بکەن هەر ناوڕێکی کورد وەرەگرین و یینەوە خزمەتان. بینەرانی خۆشەویست جارێکە هاتیمە خزمەتتان دوای داوپرێک ئێستا دێنە لە بەردەوامی لە پێشکردنی بەردەوامەکەمان لەسەر فاشیزمی دەوڵەتی تورکیا و مێژووی فاشیزمەوە هاتینە سەر خاڵی دوم شەماڵ خاڵی دوم چی بوو بەڵای خاڵی دوم سەبارەت بە کاریگەریەکانێتی لەسەر ڕۆتە ناسیۆنالیستەکانی ناوچەکە من شتێکم باس کرد لەسەر ئەو هەوڵانی کە ناسیۆنالیزمی عەرەب لەم ناوچەیە داوێتی ئەنی هەستەکەی لە بەرامبەر ئەو پانتورکیزمەیە یاخود ئەو سیاسەتی تەتریکەیە سیاسەتی بە تورککردنەیە کە بڵێن فاشیزمی تورکیا دەستیاوەتێ لە دوای لابردنی ناسنامەی عوسمانیەت و ئەوانە و تاکیدکردن لەسەر ناسنامەی ئیتنیکی تورکی ناسیۆنالیستە عەرەبەکانی زۆرتر بە ئاراستەی دەستگرتن بە تێرمەکانی وەکو ئومەی عەرەبی بڵێن عروبە و تعریبکردن و بەکارهێنانی زمانی عەرەبی زۆرتر و زیاتر و هەوڵدان بۆ دروستکردنی ئەو ڕێکخراوانەوە ئەو سازمانە ئەو جەمعیەتانەی کە داوای سربەخۆی وڵاتە عەرەبیەکانیان کردووە ینی لە دوای وەلانانی ئەم عوسمانیزمەوە کە دەورەیەکی زۆر برەویان پێداوە کە تورکیزم بێتە پێشەوە لە بەرامبەر عروبەر سەر هەڵەداوە دووبار ئەوەی کە پێشووتر وەکو خواستێکی دیاریکراوە بۆ ئەوەی بۆ نمونە سەرەتا خواستەکانیان ئاوا بوو گەنجەکانمان کاکرێن بە عەسکەربا لە شوێنەکانی خۆیان نابێن نەبرێن بۆ جێگای تر و ئەوانە یاخود خەڵک کە دەسەڵاتمان بۆ دانێ بابی عالی بە ئەو کەسێک کە حکوممانەکە لە عێراقا یاخود لە سووریا یاخود لە لوبنانە بە خەڵکی ناوچەکەی خۆمان بێ خەڵک بناسی ئەوانە ینی مەطلبەکانیان لەمانەیە خولاسە ئەبووە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیەوە تاکو و کاتێ عوسمانیزم بوو کە ئەمە گۆڕێ ئاڵ و گۆڕی بەسرایەوە ئیتیحاد و تەرەقی دەزەبا بۆ ئەم ناسیۆنالیزمە زۆر بڵێن ئیتنیکیە فاشستیە ئیتر ئەو دەم ناسیۆنالیزمی عەرەبیش لە بەرامبەرە کاردانەوەکەی بێ کە هەمان ڕێباز هەڵەبژێرێت و ئەوانە و من وا تەئکید دەکەمەوە لێرەکە ناسیۆنالیزمی کوردیش هەماشتی کردووە یعنی باسەکە لەسەرەوەیە ناسیۆنالیزمی کوردیش لەسەر هەمان بنەمای ئیتنیکی کوردایەتی دامەزراوە ینی کوردایەتی بە جۆرە لە جۆرەکان پەڕۆدادڕینە لە فاشیزمی تورکی بە ڕۆدادڕینە لە فاشیزمی عەرەبی ئەگەر چی دیارە ناسیۆنالیزمی و نەتەوەیەکی بندەستە و نەتەوەیەکەکەینە بەڵام من باسم لە پێک هاتە فکریەکەیەتی ینی کوردایەتیش دووبارە قسە لەسەر ئیتنیکە ئەم ڕۆژانە ئیتر باسی ئیتنیکی کورد و کورد لێرە نیشتەجێ بۆ یا لەکوێوە هاتووە یا چۆن سۆمەرەکان کوردنۆمانە دووبارە ئینسانی بیستێتەوە هەستەکەی دووبارە گەڕێیتەوە بۆ ئەم نیقاشە کە کوردی ترە و خەڵکەنیەکە لە کوردستانە ئەژی و ئەوانی کە لەم ناوچەیە پێکەوە ئەژین بە هەر پاشخانێکەوە کە بویانە بە هەر ڕابردووەکەوە کە بیانە نا ئەمە ئیتنیکێکە ئەگەر بینی کڕۆمۆسۆمەکانی سێکیێوانە لە هەرچی هینی دنیا هەیە لە هەموو ئیتنیکەکانی تری دنیا جیاواز ئەمە هیچ شتێکی تایبەتە و هەمیشەش لێرە بۆ بەردەوام لێرە بۆ لە سەردەمی نێندەرتاڵەوە و ئەوانە تقریبەن پەیوەستە بین بە نێندەرتاڵیشەوە بە جۆرێک بەپی ئەم تەفکیرەکە
ناسیۆنالیستیە بە بڕای منەمە پەڕۆدادڕینە لە هەمان ئەو ناسیۆنالیزم ئیتنیکیە من بۆیە پێم وایە کە فاشیزمی تورک تەنها ئەم ڕەوتە سیاسی تەنها کاریگەری لەسەر تورکیادانە ناوە کولی خۆرهەڵاتی ناوەڕاستی خستۆتە ژێر سێبەری خۆیەوە بالموناسەبە ئێمە ئەوەشمان بیر نەچێت کە تەنانەت بڵین ڕەزاشا نەک محەممەد ڕەزاشا کە دوای ڕەزاشای باوکی هات کە ئیناکرد ڕەزاشا زۆر ئێرەیی بە کەمال ئەتاتورک بردووە زۆر لە دۆخێکی وایە بووە کە ئەویش وەکو مەسەنەت چەندێک هتلەر معجب بووە بە کەمال ئەتاتورک و ئەوانە ڕەزاشا هێندە معجب بووە بە نازیزم و ئەم ناسیۆنالیزمە کە لە ئێرانە هەیە کە بەڕاستی ناسیۆنالیزمی ئێرانی نییە بە معنای ئەوەی هەموو هاوڵاتیانی ئێران دووبارە ئەمەش بۆ پاشخانێکی ئاریایی و بە جۆرێک لە عونسوریەت ئەگەڕێتەوە کە هەمان ڤێرژنی بڵین فاشیزمی تورکیا بەڵام بە دیوێکی ترە گەرچی پاش ئەوەی کە ڕەزاشا لەلایەن بەریتانیاوە لابرا و کوڕەکەی کرا بە شالەبری لە جێگای ئەوانە کەمێک ئاڵوگۆڕ بەسەر ئەمەیە هاتۆ بەڵام ئەمە بنەما و ئەساسی ئەم ناسیۆنالیزمی ئێرانیشە مەبەستمەوەیە ئەمەی کە لە فاشیزمە کاریگەری لەسەر خۆرهەڵاتی ناوەڕاست بەگشتی دروست کردووە هەموو ناسیۆنالیزمەکانی تر بە جۆرێ لە جۆرەکان لەژێر چەتری ئەم ناسیۆنالیزمەیە خۆیان ناسیوەتەوە خۆیان تعریف کردوێتەوە خۆی ڕاستە بن لەگەڵ هەندێ زۆربەی سەکانتە هەم بەڵام هەندێکیشە ڕەنگە نەبم ینی ئەوەی ئەم کاریگەری دانا مەسن کاریگەری سەریکە نازانم سەدەی سەرەتای سەدەی بیست ئەم بزوتنەوە غول ئاسە ئیتنیکی ڕەگەزپەرستە چۆن لە دنیا سەرکەوت ینی دەسەڵاتی دەست و بەهێز بوو حتمەن بەشێکیشی زۆری هەر ئەگەڕێتەوە بۆ منطقی سەرمایە کاگرێتازمەوە سەرمایە کاتەزمەوە ئیتر ئەوەی کە ئەتوانە ڕزگاریکە خطابێکی ناسیۆنالیستی قویە کە ئەتوانێت بە خەڵکی بڵێ کە من ئەتوانم شکۆمدین لە تەوەری بۆ تۆ بگەڕ شوێنی من کە بەرحاڵ ینی فاشیزم سەیری شتێکە فاشیزم کوڕی شەرعی سەرمایه‌داری ینی تۆ ناتوانانی دای ببڕی بە هیچ شێوەیەک لە 1920ەکاندا دوایم ئەزمەی 1920ەوەی تر ئەم فاشیزم و نازیزمە لە هەموو دنیای هاگەشا ینی مۆزۆکە هەر تورکیا ئەڵمانیا ئیتالیا ئەوانە لە عێراق لە ئێران مثلا لە عێراق جەماعەتی ڕەشید عەلی گەیلانیوانە دێن و هەڕێک خطابەکانی نازیزمی ئەڵمانی لێرە جارش کە دووباراکەنەوە ینی واکەونە قەتڕعامی جووەکان و ئەوەی کە لە بەغاپیان ئەوت فەرهود کێشەکە لە ئەنجامەکانی حملەی نازیزمی عێراقی بەهین هەروکو جارێک ینی ئەوی پێشوش ئیشارەتم پێ مەسەلەن ئەوەی کە میشەل ئەخلاقاڵەیە ئەو ڕەگەزانی کە هەڕەشەن بۆ ئومێ عەرەبی یەکگرتووی ئومێ عەرەبی بۆ ئەوروپا یەکێلوانە کوردە بەگاڵتان هاتووە یا مەسەن لە ئێرانە هین حیزبی سوماک دروستەکرێ هەرو کاتانە حیزبی سوماکە حیزبێکی تەواو هینە نازیستی فارسی ئێرانیە کە یەکێ لە دامەزرێنەرەکانی هینە کێ دەروێشین داریوشیانە محمود داریوشیانە شتێکە داریوشیانە کەر ئێستا سەرکردەی سەرۆکی حیزبی مەشروتەی ئێرانە ئەو کاتێک دامەزرێنەرانی حیزبی هین کە ئەمانە بۆ خۆیان پان ئێرانیزمن و خۆیان بە ئاریایی ئەزانن کە بەخۆی ئاریایی هیچ تێرمێکی تەواو نادروستی علمیە کە هیچ ڕەبتی بە هیچ شتێکی مێژوونی و نازیستەکان وەکو ڕەگەز بەکارهێنا و ئێرانیەکانیش لە بێعقلی خۆیان تا ئێسش بەشێکی زۆریان ئەڵێن ئاریایین هەتێتە ناو کوردیشا کۆمەڵێکەکان لە ئێمە ئاریایین کە هیچ بنەمایەکی علمی زانست هیچی نییە ینی منەوە لە بەحسەکە بە درێژی ئێمە سەری ئەمانە هەبوون لە تورکیا بە هەمان شێوە لە عێراق بە هەمان شێوە بۆیە ئەم بەڵام ئەوەی ئەگەڕێتەوە سەر ناسیۆنالیزمی کورد ناسیۆنالیزمی چی نەگەبەتی بێ ئاسە و بێ ئوفق و بە درێژایی مێژووی تەمەری خۆی خاچی نەناوەتە ناو حتا فاشیزم بشەوە ئەزانی یەکشت ئاگاداری بیت چکە فاشیزم صفات و کارکتەر و جیاکەروی خۆی هەیە ئەوەی کە تۆ بڕاهێنان بە سیستمی حیزبی تاکی یا سەرکردەی تاکڕەوی نەهێشتنی ئازادیەکان قەدەغکردنی تەنزیمات سەرکوتێکی ینی ئەمانە صفاتی فاشیزمە کە تا ئێستا
حزبی کوردی بە حکمی فەقیری و هەژاری ڕاستەکەی و نەبوونی خطابێکی سیاسی ناسیۆنالیستی نەیتوانیوە تا ئێستش هەمیشە پاشکۆ بووە. ینی من ئەمەیکە ڕەنگە لە نقطەیەکا بینە سەری ئەوەیە کە ئەم بزوتنەوە بە درێژایی مێژووی بوونی خۆی کە داڵزەیە ناسیۆنالیزمی کورد پێشتر و نەبووە، چەند خطابێکی ناسیۆنالیستی نەبوو، هەمانم ئیمارات و فقه و بەگو دەرەبەگ و ئاغا و ئەمانە بوون. بەڵام هیچ کاتێ ئەمانە هەمیشە لە بینی دەوڵەتی سەفەوی و سەلجوقیەکانە یا عوسمانەکانە هینیا کردو. ماوەیەک لەم لابوون ماوەی لەو لابوون، هەمیش بۆ پاراستنی خۆیان، ینی بانەوەی خۆیان بپارێزن تاوەکەوەی کە وەسیلەیەک بوون بە دەستەوێنانی مافی چاری خۆنووسی. ناخۆی من باسەکە لەسەر فاشیزم نییە، ئێستا لێرە من زۆرتر تاکی دەکەم لەسەر ئەو خەسڵەتە ئیتنیکیەی ئەم ناسیۆنالیزمەیە لە تورکیا. نێزانین چۆنە فاشیست نییە لەبەرەوەی کە دەسەڵاتینە، لەبەرەوەی دەرنەکەوتۆ نەیتوانیوە بیانی باوەڕشی بە حیزبی تاکە حیزبی و ئەوانە نەبێ. ڕای من تەواوی تاریخی جوڵانەوەی کوردایەتی لە عێراقا و لە زۆریش لە ئێرانیشا بە جۆرێ وایە، ممکنە لە بەشی بندەستی تورکیاشا بە جۆرێک وابێتوانە. تەحەکومی تاکحیزب بە جوڵانەوەی سەربازی جوڵانەوە حرەکەی سەربازی و بڵێن چەکداری کوردەوە هەمیشەیەکێک بۆ لە کێشە و مەزی لە گەورەکان، ینی مەسەن لەکوێیە بەرە دروست کراوە ماوەیەشی پێچووەوە دوای تێک چۆتەوە لەژێر گەورەترین هەڕەشەی پەلاماردانەوەی بەعسا لە ساڵی 94 ئەوانە لە وەختێکا کە خەڵک نانی نەبوو بیخواوانە لەسەر ئەوەی چێ دەسەڵاتدار بێ چێ باڵا دەست بێت لە کوردستانە شەڕووی، ینی نازانم ئەمە خۆ دەرهاویشتەی تەسویرێکی دیموکراتیانەوە ئەوانە نییە. لەو جێگایە کە حیزبی کوردی توانیوێتی لە چواردەیە دەسەڵاتی هەبێ خۆنەی ئەڵاوە کەسێک لە بەرامبەرەوە حیزبەیە ئۆپۆزیسیۆن بێت و ڕخنەیەشی لێ بگرێتەوە ئەوان و قوڵیکە کاتی خۆی حیزبی دیموکرات پەلاماری کۆمەڵیدا یەکێ لە بەندەکانی ئەوە بوو نابێت لە ڕادیۆکەتانەوە ڕخنەما لێ بگرن. ئێمە ئەمە ماهیەتی ئەحزابی کوردیانی من لەکوێیە مەسەلەن کوردوانی وانی ئەمە حقیقەتێکە ئەمە ناسیۆنالیستی سەرکوتکەر لەسەرەوەیە ناتوانێت ببێتە فاشیست لەبەرەوەی کە نەمێژوو لەگەڵیا بووە، نە جوغرافیا لەگەڵیایەتی و نە توانیوێتی. بەڵام باسی من ئەوەیە کە ئەم ناسیۆنالیزمەی کوردە خۆی توانی ئەلتەرناتیڤی لەبەردەسا بوو، مەسەلەن ئەیتوانی ناسیۆنالیزمێک بێت جوڵانەوەیەکی ئازادی خوازانە جووتیاریانە لە دژی دەرەبەگ لە دژی ئەوانەی کە دەرەبەجی ناوخۆن و ئەوانەشی کە دەوڵەتی سەردەستن لە بەرامبەر ئەمانەیە بۆ وەستێتەوە. یا مەسەلەن بابەتێک بێ لەو بابەتانی کە ئێستا ئەمڕۆ لە ڕۆژاوای کوردستان بەستم لە ئەزمموی ڕۆژاوایی بینی کە هەموو گروپەکان پێکەوە بنوان دواتر من دێمە سەرم خاڵە ئەم وەزعەتی کە باسێکین لە بەرامبەر فاشیزمی تورکیا هەنێک شتی داوەتە دەرەوە نیە محەسیلەی ئەم مواجهەیە کە ئەمێمە تێی بگەین و لەسەر ئەو منهەجە و لەسەر ئەو ئاڵوگۆڕانە کە پێویستە کا ڕووداتوانە تاکید دابنین. ئەمە بەستەمەوەی ناسیۆنالیزمی کورد لە کوردستانی عێراق و ئێران و تورکیا شائیتوانی پێشتر وەکو ئەم ئەزمموونەی ڕۆژاوا بێنێت، بەڵام بۆ نەهێنایە دەرەوە بە بڕای من لەبەرەوەی کەوتە ژێر کاریگەری فکری و کەوتە ژێر کاریگەری ئەم مۆدێلەوە لە ناسیۆنالیزم کە ناسیۆنالیزمی ئەوە باسەکەی بەڵێ ئەمە خاڵەکە کە ئەکرێ بێنێ سەری لێت تا چکە بڕای من نازانم خەڵی دۆمان ئەگەر شتێکمان بیر چوو بێ بەڵێ من پێم وانێ خاڵی دۆم شتێکمان مابێ لە سەری بدوین و زۆر باشە. بەڵێ زۆر باشە. خاڵی سێهەم کە دیسانە لە بۆم خوێنیتەوە نییە باشە بە ئاسایی زۆر باشە. خاڵی سێم سەبارەت بە ئینە دژبەری و بەرەنگاری فاشیزم و چۆن و بەچمی تۆدێک، ینی ئەمە یەکێکە لەو مەسائلانەی کە من کەمێک باس کردوانە. بەڵێ کەواتە ئێمە هێشتا لە خاڵی دووەم هەندێک شتمان ماوە بەڕێی منە بێت تۆزە بچینە سەری ئەگەر هەتا ڕێگۆڕینەوەش بێ مەسەنیش لەو پرسیارانەی کە هەیە مەسەن ئەم ناسیۆنالیزمی کە من باسێکێ من ناسیۆنالیزمیی تازە مەسەن ناسیۆنالیزمی کورد ئەوەی کە ئێستا بەناوی چوونە سەری
مثلا ئایا کورد خاوەنی پرۆژێکی ناسیۆنالیستی بووە بە درێژایی بوونی لە دێر زەمانەوە کە لەم ناوچانەیە ژیاوە؟ یعنی منەوەی کە کاتێ ئەم مێژووە خوێنمەوە بە تایبەتی مێژووی پێش لۆزان بەرحاڵی مێژووی دەوڵەتی کورد لە دەوڵەتی سەفەویە ئەوەی کە من باسم کرد لە سەردەمی ئیماراتی هەزارونەکانە کە سەلجوقیەکان هاتوون ئەم کورد بەشێ بۆ لە تەکوینی ئەم ناوچەیە. یەکشت کە ئەوە بوو هەمیشە لە بەرامبەر شیعبوونی دەوڵەتی سەفەوی و سنی بوونی دەوڵەتی عوسمانییاتینا هەمیشە ئەم خێڵە کوردیانە ئەم سەر و سەریان کرد و نمونەیەکی تریژەیە کە لای خۆمان مثلا شێ مەحموود شێ مەحموود دژبوونی بەرامبەر بە ئینگلیز لەوە نەبوو کە ئینگلیز داگیرکەرە لەوە کە ئەمریکا هەتا داگیرکەری ئینگلیزیەوە بوو کە ئەمریکی پێکراوە لەم دەوڵەتی عوسمانی و کە بێ بەرەنگاری بێتەوە و لەم ڕۆحیەتە ئاینیەوە ئەم بزوتنەوانی کە دروست بوون هەمیشە لێکی لە تەرەفەکانە ینی لە بەرامبیا لە دەوڵەتی سەفەویا بوون یا لە تەرەفی ئەولا بوون بەرامبەر یەکتی وەستا و هەمیشە ئەمە خەسڵەتی ئەم هینە بۆچی یعنی یەکی لە پرسیارانەی کە ڕەنگە گرنگ بێ بۆچی کورد بە حکمی کە ساڵەهای لەم ناوچانە جێگیر بووە بۆچی نەیتوانێت بێتە خاوەنی کیانێکی سەر بەخۆی خۆی. بەڕێی من پێش ئەوەی قسەکە بێتە سەر بوون یان نەبوونی مەشروعێکی سیاسی بۆ ئەم هینا کە حتمن ناڵم نیان بووە یان حتا پێشەوەی کە ئەمە بژێڕینەوە بۆ پەیوەندی ئاینی بەو ئیماراتانی کە یا بە عوسمانیەکانی بە سەفەویەکانەوە بەڕێی من ئەگەڕێتەوە بۆ نەبوونی کورد ینی نەبوونی ئابوووریەکی پتە و کە بتوانێ سەقامگیری بە کیانێک مەسەن ئەمە بۆ سەلجوقیەکان پێک هاتووە کە بۆخوان لەو سەری ئاسیاوە هاتوون بۆ ئەم سەری هین وە ڕێگەی بەحری و تیجاری هەمیشە لەم منتیقانەوە ڕۆشتوون. کورد هەمیشە حارسی ئەم هینانە بووە یعنی ئەو کاتانێکی کە دەوڵەتی عوسمانی یا پێشەوە سەلجوقیەکان لەگەڵ کورددا ئارام بوون ئەوە بوو کە ئەم کورد ئەتوانێت لەم منتیقە ئارامیەک بپارێزێت بەڵام نیانهێشتۆ بێتە شتێک بەڵام کورد بۆ خۆشی نەبووتە خاوەنی ئابووریەکی سەربەخۆی خۆی ئەمە مهمە ینی ئەوان بە تیجارەتەوە خەریک بوون ئەم لە عینی شت و ئابووریی پتویان بەخۆیان دروست کردە بەڵام کورد نەبوونی ئابووریەکی سەربەخۆی خۆی یەکێ بۆ لە حتمن جغرافیاش کە ڕەنگە ئەویش کاریگەری هەبوو بێلەوەی کە لەم ناوچەیەوە کەوتە دەبینی ئەم هەموو هێزە زلانە و ئاسکەریانەوە کە دیسان هەر ڕێگەی پێنەدا ڕەنگە ئەم کارە بکە و ئێستش ئەمە ئەو مێژووی کە لە ساڵی 1940ەکانەوە دەست پێکە تا ئێستا درێژەی هەیەەوە تا ئێستش بۆ چای خۆمانەوە مێژووی ئەمەی بینین ئەوە تا حزابی ناسیۆنالیزمی کوردیەوە تا لایەک پاڵیەوە بە جمهوری ئیسلامی و لاکەی تریشی پاڵیەوە بە تورکیاوە ینی خاوەنی هین نین خاوەنی ئەو پرۆژێنین کە خەریکین و من پێم وایە پرۆژەی دەرچوون لەم ئەزمەیە ناتوانێت پرۆژێکی ناسیۆنالیستی بێ ینی بۆیە ناسیۆنالیزم ناتوانێت هەڵگیری بەرزکردنەوەی ستەمی ملی بێ لەسەر خەڵکی کوردان یا کوردستان یان توانێت ئەوەی هەبێت کە پرسی نەتەوە پرسی دەسەڵات پرسی چارەی خۆنووسین من پێمانە دەمێکە لە دەستی ناسیۆنالیزمی کورد دەرچووە و ناتوانێت خاوەنی بێ و ئەوەندە کۆنەپەرستەکە هەتا ئەگەر خۆشی پێ ڕزگار کرێ باش. بەرحاڵ باسی زۆرە دووروژان من یەکەم شت لەسەر مەوزوعی کوردبوون یاخود ئەو وشەیە یاخود ئەو ناوە کورد یان نەتەوەی کورد پێم خۆشە قسێ بکەم لەم بابەتەوە. من وا ئەزانم کە وەک چۆن باسەکەن کە قسە لەسەر ڤایکینگەکەن یەکێک لە تیوریەکانەوەیە ڤایکینگ بوون پیشە بووە ڕۆژگارێک لە ڕۆژەکان ینی ڕۆژگارێک پیشەیەکی دیاری کرا بۆ ڤایکینگ دوایی بووە بە مەسەلەن گروپێکی دیاری کرا ینی ئەساسەن جۆرێک ستایلی ژیان بوو جۆرێک شێوازی بەڕێوەبردننی ژیان بووە. من وازانم کوردیش هەر بە هەمان شێوەیە ینی کورد ستایلێکی ژیانی دیاری کراوە کە لە شاخە ئەژی لە دێی سکۆلە سکۆلیا ئەژی
ئابوووریەکی زۆر بڵین سەرەتایی هەیە ئەوەیە کە بەشی خۆی بکە ئەگەر زۆری هەبێت لەگەڵ دیەکەی تەنیشتابی گۆڕێتەوە بەڵام نەیبێتوانێت خۆی هەر خۆی بۆ بەروبوومانێک کە خۆی هەیەی بە بەروبوومەکانی خۆی دەتوانێت ژیانی خۆی دابین کە زۆر پێویستی بە پەیوەندی لەگەڵ دەرەوەی خۆیان بۆ پێشکەوتن و بۆ گەشەکردن و ئەوانە نییە خوددا هەتا ئەساسەن بوارەکانی گەشەکردن و پێگەیشتنیشی لە بەردەمانیانی ئەمە ئەمڕۆ لە ڕۆژگاری ئەم ڕۆیابینین جادەکان دروست بوون و قیر هەیەەوە توانی بەم ئامێرە تازانە مەسەرەن تۆ ڕێگاکان بکەیتەوە و لە بینینەکانە بەڵام بێنە لە بەر چاوی خۆت مەسەرەن 500-600 ساڵ لەمەوبەر جارێ هەرکات دنیا بۆ بە زستان و زستان هاتووانە تا 6 مانگ کەس لەوانەیە لە دیەکەی خۆی نەیتوانێت بچێتە ئەو شاخەکە و بزانێت دیەکەی تر چیەکەن و چی ناکەن بە جۆرێک لە ئەم ژیانێکی لەم بابەتەیە ئەمە ئەو ستایلەیە کە کوردی لێبەرهەم هاتووە ئەمە ئەو ستایلی ژیانەیە کە کوردی لێبەرهەم هاتووە لەبەرەوە من وازە ئەماخر وشەی کوردیش نەتەوەی کورد و ئەمانە 200 ساڵەمەوە بەرکەس بەکاری نایەنا 300 ساڵەمەوە بەرکەس نێزای شتێکە ناوی نەتەوەی کورد نەتەوەی عەرەبیش هەتا نەتەوەی عەرەب مەسەلەن خەڵک جاران موسڵمان بوو غەیری موسڵمان بوو موسڵمان بوو یاخود زومی بوو یاخود مەسەلەن هاوڵاتیانی دەوڵەتی عوسمانی هەمویان مسلمانەکان بنەوانی غیرە مسلمان بنوانم کە جزیان ناوە تەقسیمەتەکان ئاوا بووە ناسنامەکان ئاوا بووە بەر لە ناسنامەی تورکی بەر لەوەی کەوا ناسنامەی تورکی ئاواز دەکرێتەوە ئەوانە بەڵێ ڕاستە ئەوانەی کە بە زمان تورک بوون موقعەتەکانیان گرتووە زۆربەی لە سا 75 مەسەلەن جومگە ینی پۆزیشنە ئیداریەکان لە دەوڵەتی عوسمانیا بەسەر تورک زمانەکانە دابشکراوە بەڵام بە ئەمە بە معنای تورکایەتی نەبووە عوسمانیزم پێشتر لە تورکیزم هاتووە ئەوانە و بیستیان تاقیکەنەوە دوای سەر نەکەوتون جا سیر و هینیش لەوەیە لەسەر خاڵی دووەمیشە ئەمە لەسەر خاڵی کاریگەری ئەم هینەیە ئەم ناسیۆنالیزمەیە لەسەر ناسیۆنالیزمی عەرەبیش بەتەنە ساتع الحوسەری هەیە ئەمەی کە باوکی ناسیۆنالیزمی عەرەبە لە عێراقا بەڕاستی کە دوای بوو بە وەزیری مەعاریف و قیرائی خەلدونی دانا و هاتباسی مەسەلەن کرد کە چۆن زمانی عەرەبی بێتوانە هیچێکە لە منەظیرەکانی ناسیۆنالیزمی عەرەبی عێراق بەرحاڵ ساتع الحوسری ساتع الحوسری هەتا ئەو کاتێکە ئیتیحاد و تەرەقی باسی تورکی و تەتریک و ئەمانەی نەهێنایە پێشەوە و لەسەر مەسەلەی عوسمانیزم ئەوانە تەکیدیانە کردو ئەوانە ساتع الحوسری ئەنواع و ئەشکال مەقالاتی هەیە بە تورکی لەسەر عوسمانیزم لەسەرەوەی چۆن چۆنی هەوێتی عوسمانیە توانێ وا بێت و تر نەزەریاتی داناوە و چەند مەقالات و نووسینی نووسیوە بە تورکی دواتر ئەو ڕۆژەی کە ئەو دەورەیە کە ئەمە تێگەچێت و ئەوهانەوەی تر ئیتیحاد و تەرەقیەت و تورکیا دروست دەبێت ساتع الحوسریە بۆ عێراق دەزەکاوێ بە ناسیۆنالیستی عەرەب ینی وەگەوەی کە مەسەلەن من میهنەیەکی دیاریکراوم هەیە ئەوانێتر چێ لە شوێ ئیشەکەم بیگرێ لەوێ بیکەم مەبەستمەوەیە ناسیۆنالیزم ئاوایە ئەوەی کە نەتەوەکانی دروست کردووە لەم ناوچەیە ناسیۆنالیزم بووە عکسەکەی ڕاز نییە باسی ئەوەی کە بڵێن ئایا کورد پرۆژەیەکی نەتەوایەتی دیاریکراوی هەبووە قسەکە لەسەرەوەیە ئایا پرۆژەیەکی نەتەوایەتی دیاریکراو هەبووە بۆ دروستکردنی کورد بە بڕای من هەبووە ئەم پرۆژەیە هەیە ئەم پرۆژەیە مەسەلەن تۆ لە ئاگری نەورۆزەوە بیگرە تاکو چوزانم داستانەکانی 12 سواری بەریوان و هەموو ئەو شتانی کە دواتر بووە بە هەویەتی کورد بوون و ئەمانە هەمووی لەلایەن بەشێک لە ڕۆشنبیرەکانی شاری سلێمانی و برەوی پێدراوە ڕۆژگارێک مەسەلەن ئێستێمە پێمان وایە ئاگری نەورۆز بەم شێوازە ئەم جەژنی نەورۆزە ئاواکرێ ڕۆژەی لە ڕۆژان وا نەبووە ئاگری نەورۆز بەم جۆرە نەکراوە لەناو لادێکانە یادی کراوەتەوە بەڵام ناو شارەکانە کەس نەیکردووە هی نەبووە لە سەردەمێکە ئەمانیان هێناوە ئەم تەکوینە پێکاتە بڵێن کولتوریانیان هێناوە لێکیانداوە ئەوانە وردەوە دە یا بە کوردی نووسین یا بە کوردی بڵاوکردنەوە یا ئەم تەطهیری عێرقیەکە لە زمانە بەکارهێناوە وشە عەرەبیەکان دەرکەوە وشە تورکیەکان دەرکەوەمانە ئەمانە پرۆژن بۆ دروستکردنی نەتەوەی کورد بە بڕای من و پرۆژەی ناسیۆنالیزمی کوردەوە ئەمە سەرکەوتنی بەدەستێناوە بە ئەندازێک لەگەڵ ئەوەشە ئەوەش بڵێم کە پرۆژەی دروستکردنی نەتەوەی کورد هەر تەنها پرۆژەی ناسیۆنالیزمی کورد نەبووە پرۆژەی ناسیۆنالیستەکانی دەوروبەریش بووە ینی تۆ کە لە تورکیایە بە جۆرە لە جۆرەکان ئینکاری بوونی
زمانێکی دیاری کراوەکەی قەدەغەی بەکارهێنانی زمانێکی دیاری کراوەکەی بە جۆرە لە جۆرەکان ناسنامەیەکی دیاری کراوە بەس بە ئەوانەیە ئەسەپێنی کە بەو زمانە قساکەن پتێ و نەتەوێت چونکە ئەمە مقاومەتێک دروستەکە ئەمە بە جۆرە لە جۆرەکان دابڕانێک دروستەکە لە ناو ئەم دەسەڵات و دەوڵەتەیە کە ئەمانە ئەو تورکە شاخایانن کە زمانێکی تریان هەیە بەڵام مەمنوع بەکاری بێنن دقیقاً ئەمە پاڵیان پێوەێ بەرەوەی کە ئێمە گروپێکی جیاوازی و ئەمە پرۆژەی دروستکردنی نەتەوەی بە بڕای بە پرۆژەی دروستکردنی نەتەوە تەنها پرۆژەیەکی ناسیۆنالیستی ناسیۆنالیزمی کوردنەوە بە بڕای من پرۆژەیەکی ناسیۆنالیزمی عەرەبیش بووە هی ئێرانیش بوو هی تورکیش بوو ئەوان هەمویان بەشدار بوون لەوەی کە ئەم پێکاتە دروستکردنی باسێکی ترت کرد لەسەرەوەی کە ئێمە ناسیۆنالیزمی کورد ناتوانێت خاوەنی ڕزگارکردنی خەڵکی کوردستان بێ لە سەمی میلی ئەگەر قسەیەکی ترت لەسەرەوە بیکە چکە منیش من زۆر بۆ ئەو باسە ینی ئامادەم بەڕاستی من هەر سەرخەتەکەی وەکە ئەم پرسە کە پرسێکی گەورەدا لە شەرقی ئەوسەتا پرسێکی بوونێ کە خەڵکی کوردستان ئیتر لە بەرامبەر کورد بوون عەرەب بوون و فارس بوون و تورک بوون ئیتر حەملی ئەوە ناکات ئەحساسێکە ناو خەڵکەکەیە کە کەی من ئەبم بە شتێیان ئەم ئەحساسە هەیە وجودی ئەم پرسێشتا چارەسەر نەکراوە ئەگەر چی ئێمە ئێستا بۆ نمونە لە عێراقا لەگەڵ دەوڵەتی عێراقی ئێمە تووشی شەوسانەوەی نەتەواتی نابین یان نەبووی مثلا ڕەنگە ببین ئەمە کەوتۆتە سەر تەوازن هێزێکە لە بینی چوزان ئێران جنوب شیعەکان حەشدی شعبیە ناسیۆنالیزمی کورد چێ ئەتوانێت مثلا بەڵام ئێمەش ئەم بۆمبە هەیە ئەم بۆمبە هێشتا لە ئێران فاشیزم ئێرانی بە جۆرە کارەکە کە خەریکە ئەوتر هەیە واش وەزاترج لە ڕووی کولتوریەوە نیە تۆ خەریکە مەسخەکە مثلا لە سووریا مثلا فاشیزم شکلێکی قانونیە گرتە بەرزیاتر تۆ هیچ نیت تۆ عەرەبی لە تورکیاوە هەر تەواو فاشیزمەکە هینە من بەس وایە وەستانە بەرامبەر بەمە و دانی چوزان خەباتێک بۆ ئەوەی کە خەڵکی ئێرەش بە شوێنە بگایانی ینی چارەنووسیان بە شوێنە این بێتەوە کە من پێم وانە جارش کە خەڵکی کوردستان قبولی بکە کە کەسێ لە بەغاوە بێ حکمی کە دوایان هەم بتەجربەیان بۆیە من پێم وایە بەڵام مشکلەکە ئەوەی کە ناسیۆنالیزمی کوردی کە هەڵگری ئەم پەیامەیە بۆ لاشوونی سەمیلی خۆی کیانی خۆی تەکوینی خۆی سیاسەتی خۆی بەرنامەی خۆی زۆر دوورە لەم ئومێدی خەڵکی کوردستانەوە یعنی ناسیۆنالیزمی کورد ناتوانێت هەڵگری ئەم پرسە بێ بۆ ئێمە ئەبێ لە شوێنی شکا بۆی بگەڕین و ئیرانی خەڵک لە شوێنی شکا بەگەڕخێت ینی زۆر باشە منیش لەسەرەوە بابەتە قساکەم بەڵام بەر لەوە هەندێک کۆمنت هاتووە لە هاوڕێیانەوە بە پیشانی بین ئەگەر پرسیارێکی تیاابێ هەڵبدەین وەڵامی بدەینەوە کەمال ئاتاتورک تەنیا بە ناو ئەلمانی بووە ژینا دیکتاتۆر بووە تورکیاش ئێستا شانازی پێ دەکات تورکیا ئێستا دەوڵەتێکە لە کەمالیستیشی تێپەڕاندووە دەوڵەتێکی بەناو ئەلمانی ئەژینا ئیسلامی قومیە معلومە بازێک لە شتەکانی کەمال ئاتاتورک پاشگەز بوونەتەوە لی ئێستا ئەو ناسیۆنالیستە تورکانە زۆرتر سبغەیەکی دینی و فۆرمێکی دینیان داوە بەدەسەڵات یەکێتی چارەسەری نەمانیان کەمبوونەوەی ڕەگەزپەرستی نێوان ئینسانی کورد و تورک چییە چی بکەین باشە تاڕقی نێوان کورد و تورک لە نەمێنێت بەرحاڵەمە بەشێکە لەو باسی کە منیش قسەیشی لەسەر بکەم ئێستا هەوڵە دەم وەڵامی بدەمەوە هاورە تاگەرفانم کەمال ئەتاتورک پێش نازیێت و فاشێت پەیدا بوو پرسیار ئەوەی چۆن دەتوانین پێناسی ئایدۆلۆژیا منهەجی کەمال ئەتاتورک بەرحاڵ پێما بێت وەڵامی ئەم پرسیارەی گۆرانمان داوەتەوە بەڵام ئەگەر پێی وایە پرسیار وەڵامەکەمان زۆر دروست نەبووە یاخود کەم و کوڕیەتوانێت سەرنجی خۆیمان پێ بڵێ وازانم وەڵامی ئەو پرسیارەمان داوەتەوە دەستان خۆش بۆ بەشداریتان هاوڕێیان تریژ ئەگەر کۆمنتیان هەیەێ بەشداری بکەن ئەتوانن بەتایبەت لە بڵین لە پیجی خۆم لە کاونتی من شەماڵ عەلی یاخود لە یوتیوب بینووسن لە پیجەکەی کەناڵەکە کۆمنتەکان کەمتر ئەبینین ئێمە داخۆ
کەسێکی شتوانێت حەزەکە حاڵ گەربیانێ بەشدار بوون بە هەرحاڵ بە چاوان قەیچێکە توانێت پێمان بڵێ ناگادارمانکەنەوە لیگەکەیان بۆ نێری کە باسی ناسیۆنالیزمی کوردوانە من یەک معزلی گەورە بینم لەبەر بەردەم ناسیۆنالیزمی کوردە کە تەنها سیاسی نییە ینی ئێمە جوغرافیایکی دیاریکراو لە جوغرافیایکی دیاریکراوە وجودمان هەیە وەکو خەڵکی کوردستان یاخود خەڵکی ئەم ناوچەیە و ئەوەی کە پێوترێ کورد ئەلەم جوغرافیە ئێمە بە ناسیۆنالیزم و بە دەماژیری نەتەوایەتی لەگەڵ هێزە دەماژیرە نەتەوەیەکانی ئەم ناوچەیە پێمان ناکرێت بەرحاڵ ینی لە ڕووی عەدەدیەوە لە ڕووی توانای ئابووری و سێدەکەی لە ڕووی توانای سەربازی و سێدەکەی لە ڕووی ڕەوابیتی نێودەوڵەتی و سێریەکەی لە هەر لایەنێکەوە سێریەکەی تۆ دەورە دراوی بە سێ چوار دەوڵەتی کۆنەپەرستی دواکەوتوو و ئەم دەوڵەتانە هەمویان لە تۆ عمقی استراتیژیانەوەی کە پێوترێ عمقی استراتیژی یاخود ئەوەی کە توانای بڵێن هێزکۆکردنەوەیان هێوانە هەمویان لە تۆ زیاترن مەسەلەن ئێران توانای ئەوەی هەیە کە بەڕاستی بەو ئایدۆلۆژیە ئیسلامی زەی کە هەیەی و بەو توانای اقتصادی کە هەیەی بەرەنگاری هەر هەوڵێک ببێتەوە بۆ ڕزگار بوون لە ستەمینەتەوە دروستکردنی دەوڵەتیش کولی ئەگەر بە منهەجێکی ناسیۆنالیستانە و بە منهەجێکی بڵین نەتەوە پەرستانە و دەماگیری نەتەوەی بکرێت تورکیا بە هەمان شێتەوە هیچ کە ئەندامێکە لە ناتۆوانە دیارە لە داسی دنیاە نفوزێکی اقتصادی هەیە بڵین توانای ڕەوابیتێکی دیبلۆماسی و تاریخێکیشی هەیە دەوڵەت و دام و دەستگای هەیە سووریا و عێراقن لە پشتیانەوە ئەتوانی تۆ ئەمە بە بەشێک لە ناسیۆنالیزمی عەرەب ببینی کە وەکو ژمارە و عەدەد سێریان کەی 350 ملیۆن خەڵک لە دنیای عەرەبا خۆی بە عەرەبەزان ینی لەباری فاکتەوە لەباری ئەو ئیمکاناتی کە هەیە ناسیۆنالیزمێکی دەماژیری کورد تەنها بە یەک شێواز و بە یەک ڕێگە ئەتوانێت لێرەیە بوقعەیەک بۆ خۆی بچڕێت و بمێنێتەوە بەوەی کەوا نۆکەرایەتی دەسەڵاتێکی سەرمایەداری کۆنەپەرستی دنیا بکە و سەرۆت و سامانی کوردستان هەڕاجکە ئەنی باسەکەی ئەوەی کە ئێستا پارتی تێکەوتۆ لەم دۆخی ئێستاە بە بڕای من ناچاریەکە بۆ ناسیۆنالیزمی کورد ناسیۆنالیزمێکی دەماژیری وەکو پارتی دەسەڵاتێکی وەکو کوردایەتی دەسەڵاتێکی باشتر لە دەسەڵاتی پارتی بەرهەم ناهێنێ و ناتوانێت بەرهەمی بێنێ بەڵام لە بەرامبەرە ئەوەی کە ئەتوانێ مایەی سەرکەوتنی خەڵکی کوردستان بێ ئەوەیە ڕوبەڕووەستانەوەی ئەم فاشیزمەی تورکیا ڕوبەڕووەستانەوەی ئەم فاشیزمی کە لەم ناوچەیە دروست بۆ پێکات و خەری کە ئێمە ئەخرین چێنێ بە منهەجێکی ئینسانی و بە منهەجێکی ئازادی خوازانە ڕوبەڕووی بینەوە ئەمە نەک لە بەرخاتری ئەوەی کە کورد و عەرەب برایە و نازانم ئەم بابەت و باسانێک کە ئەکرا ئەوانە بە خاتری ئەوەی ناسیۆنالیزم ینی باڵادەستی چینێکی زوڵم و زۆرکەری چینێکی چەوسێنەر ناو کۆمەڵگەکەی خۆمانە ناتوانێت بە بەرنامەیەشی شۆڕژێڕانی دروست کە بەختەوەری و خۆشی ژیانی بۆ هەموو کەستیابێ خەڵک کۆ بکاتەوە ناچارە لەسەر ئەساسی ئەوەی کە ئێمە هەموو کوردین کۆماکاتەوە ئەگەر نامەسەرەن من و تۆ و خەڵکانێکە داوای ئازادی و یەکسانێکین چی لەگەڵ مەسعود بەرزانیە کۆمانەکاتەوە غێری ئەوەی کە بە هەردووکمانەڵێم کورد ئەجینان نە مناڵی لەگەڵ مناڵی خەڵکی کاگەر و زەحمە کێشی کوردستانە ئەتوانی بەراوردکەی نە شێوازی ژیانی نە ئەو خستەخانەی لێ چارەسەرەکرێن نە ئەو خوێندنەی کەوا بۆی فەراهەمەکرێنەوەسوورێکە هەیە یعنی لە هیچ شتێکا تۆ لە چیە مەسەلەن ئەتوانێت مەسعود بەرزانی بەشێک بێ لە کۆمەڵگای کوردستان لە غێری ئەوەی کاڵێ من کوردم وەکو تۆ من و تۆ کوردین و تۆ هیچ شتێک ببنتەوە نابەستێ لە لەبەرەوە کوردایەتی هەمیشە و دایم ینی ئەوەی کە خەڵکی ڕەش و ڕوت و دەست و پێقلیشا و ماندووی کوردستان خەڵەتێ بۆیەوە ئاوە دەوڵەمەنەکانی کوردستانیش وەکو ئێمە کوردن هەمومان براین و هەمومان لە یەک بەرەیە ئەتوانین پێکەوە بینوانە بەرحاڵ ئەمە نەزەری منە من پێم وایە دۆخی کوردستان و خەڵکی کوردستانیش بە جۆرێکە
پێش یەکێک لە وڵاتەکانی یەکێک لە دەوڵەتەکانی ئەم ناوچەیە خەڵکی کوردستان ئازادی نابینێت. یعنی بۆ ئەوەی ئێمە لە کوردستانی عێراق و ئێرانە تووشیا لە هەر جێگەیەکایە بتوانین بە ئازادی و بە بەختەوەری و بە ئەمینی بتوانین ژیان بکەین و ئەوانەوەکو هەر خەڵکێکی ئەم سەڕووی زەمینە بە ژیانێکی ئاسایی بژین و ئەوانە پێویستمان بەوەیە کە پێشتر یەکێک لەم دەوڵەتانەی ناوچەکە هەرسی هێناوێەوە مۆدیلێکی دروستتر و ئینسانی ترابێتە سەرکار. من وازانم ئەوە پێکەوە بەسراوەتەوە خەڵکی کوردستان ناتوانێت بە تەنیا لەم ناوچەیە بە ئازادی و یەکسانی بگە. ئەمە بەس مەسەلەیەکی پێوەستە. بەرحاڵ هاوڕێ کوڕێکمان لەگەڵایە هاوڕێ گۆران هەڵەبجێ ئەوێ بەشدار بێ باشە ئاوڕێ گۆران من لیکەکەت بۆ نێرم بەسەر چا لیکەکەی بۆ نێرم بەشکم بتوانێت بەشدار یەک دق چۆن بزانانی هێشتا لەسەر خەت ماوە بەرحاڵ تازە بە نووسیوێتی تەسەورەکەم لەسەر خەت ماوە وان نزیکە بەرە ساعاتێک و دەدەقە ئەڕۆین پێم باشە بەڵێ قسەکانی هاوڕە گۆران ئەگەر ئامادە بێت بچی لەسەر خاڵی کۆتایی زۆر باش بەرنامەکە. بەڵێ باشە ئاوڕێ گۆرانەوە لیکەکەم بۆ نردی ئەگەرە فەرمی فەرموو بە چاوان هەنێ لە هاوڕێیان پێڵێن لینجی قازەکە لینجی قازەکەم بۆ بنێرە بەڕاز و دەبووکە چیت ئەوە هەیە ئەم پرۆگرامە ئەمە ئایکۆنەکەیانە ئایکۆنی ئینەکەیان زۆر باشە. بەرحاڵ هەتاکو ئاوڕێ گۆران نتوانێت بێتە ناو ستۆدیۆوە تۆ قسەیەک شتێکی تایبەت لەسەر و باسانە بوو کە من نا من کولەن موافقم زۆر باش خلافێک منی لەسەر چکە خۆشم هەر زەمان تەسەورم تایبەتی بۆ بزرگترین ناسیۆنالیزمی کورد. نەبەڵام ئێستا کە تۆ نمونەیەکی سەرکەوتوو کە لە ناوچەکەی ئەیبینی کە توانێتی بە جۆرە لە جۆرەکان ڕوبەڕووی بەرانگاری ئەم فاشیزمە ببێتەوە و تا ئێستا تەسلیمی نەبێ دیارە سەرباریەوەی کە لە تەوازناتێکی نێودەوڵەتی دیاریکراوە ناچارە بێ مەجموعەیەک مساومات قوبوڵ بکەوانە. بەڵام لەگەڵ هەموو ئەوەیە ئەزمموی ڕۆژاوایە یعنی ئەمیکە ئەزمموی ڕۆژاوا نیشانی ئێمەیەدا ئەوەیە لەو جێگایە کە تۆ بە ناوی خەڵکی ناوچەکەەوە قساکەی و دێی مەسەلەن بە هەر شێوازێک بێ پێکهاتەکان ئەوەی کە پێوتێ پێکهاتەکانی تر جێگەیشیان بۆکەی تۆ لە پەنادەستی خۆتە و خۆت ناکەی بە سەردار بەسەر هەمویانەوە ناڵێ ئێوەش من تورکیا چی لە من کرد تورکیا چۆن من بە هیچ نازانێ ئەوانە منیش ئێوە بە هیچ نازانم مەجالێک و بوارێکەکەیتەوە ناسنامەی ئەو دەوڵەت و دەسەڵاتی دروستێکی جێگەی ئەوانشی تیا ببێتەوە لەو جێگایەوە سەرکەوتن بەدەزێنی ئەنی ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان کراوەی کە ڕۆژاوا کردی ئەزمونێکی نێبوو بەڕاستی ینی ئێمە لەم ناوچەی کوردستانەیە تا لە مەسەلی کۆبانیەوە بیگرە بۆ نمونە هەر شەڕێک لەم ناوچەی کوردستانەیە ڕوویداوە ئەوانە یەکەمیشت کە خەڵک بیری لێ کردوتەوە شار بەجێ بێڵەوە ڕاکە بەڵام لەبێ سیرەکەی لە کۆبانیە مقاومەتێکی زۆر گەورەکرێت. هاوڕێ گۆران هاتی دەسەرخەت بەڵام کامێراکەت ئەکتیڤ نەکردو بەداخەوە نە کامێراکەت نە مایکەکەت ئەکتیڤ نەکردووە ئەتوانێت بێ کامێرەش بێ بەبێ کامێرا توانێ بێ بەڵام بەبێ هین ناتوانێت بێ مایکە ناتوانێت هیچ مەجای ئەوە نیە کە داخلی ئینەکەی بکەیت. بەرحاڵ هەر کاتێک هات توانی بەشدار بکەین بچینە سەر باسی ئەخیری بەرنامەکەمان ئەویش ڕۆڵی خەڵکی کوردستان لە بەرەنگربوونەوەی فاشیزمی تورکیایە. من مەسەکە لێرە زۆر تایبەتی باسی ئەم ڕۆژانە بکەین بەڕاستی ئێمە لە باسی نەزەری ئەوانە تیوری قسەمان کرد کە چۆن چۆنی بەرەنگاربوونەوە کە ئەکرێ بەڵام ئەوەی کە گرنگە ئەمڕۆ ئێمە لە کوردستانی عێراقا دەرگیری شەڕێکی دەستەویەخین لەگەڵ ئەم فاشیزمەیە ینی دیارە ئەم فاشیزمە نوێی تووشیا کەمێکیش ئەوێ لە سیاقێکی ترا بۆی بڕوانین بۆ ئەوەی کەوا مەترسیەکان و خەتەرەکانی بناسی. بە بڕوای من باسەکە هەر تەنها ئەو مێژووە نییەوە بە تەنهاش پێداویستەکانی سەرمایهداری نیە ئێمە لە ڕۆژگارێکی تایبەتە لە دنیای ئاژین ئەنی ئەم ڕۆژگاری کە ئێمە تایە ژین و فاشیزمی تورکیا ئاوا دووبارە
تەشەنە ئەسێنێتەوە ڕۆژگاری پۆتینەکانە ترامپەکانە مودیەکانە ڕۆژگاری ئەو دەسەڵاتدارانەیە مەسەلەن جەبهەی وەتانی بڵێن نیشتیمانی فەڕەنسایە کە ئەوە لە انتخابات بڵێ حزبی بەدیلی ئەڵمانیا حزبی بەدیلی ئەڵمان لە ڕۆژگارێکی ئاوا ئێمە ڕوبەڕووی ئەم فاشیزمە ئەبینەوە کە ئەمە جۆرێک لە جۆرەکان تایبەتمەندی ئەدا بەمە ینی ئەمە مەخاتر و مەترسیەکانی ئەم فاشیزمێسە زۆر لە جاران زیاترە باسەکە لەوە تێپەڕیەوە بە تەنها تەزمینی پرۆژەیەکی اقتصادی دیاری کراو بێ ئەمە وەکو وەڵامێکی سیاسیشە بە دۆغێکی قەیرانگرتوو وەڵ فاشیزمی تورکیا هەر بە تەنها بەرامبەر خەڵکی کوردستان و خەڵکی ڕۆژاوا نییە بەرامبەر بە سووریەکانی ناو تورکیانی تۆ ئەیبینی عەرەبەکان لە خەریج ڕۆیشتون لە شوێنێکا دانیشتون ڕەجل ئەعمالن هەموو پارەیان هێناوە بۆ ئین کارە بە چەقۆی کۆلیان ڕاست بۆ تۆڵێ بۆ بە عەرەبی قساکن ئەم وڵاتە تورکیا بۆتان نییە بە زمانیشتە قسە بکەن لەم وڵاتە ینی مەبەستمەوەیە ئەم دۆخێکی زۆر تایبەتەوە ئێمە ئێستا خەڵکی کوردستان بەڕاستی وەک بڵێ ئەرکی ڕوبەڕوو وەستانەوە بەرەنگار بوونەوەی فاشیزمە بەشێکی گەورەی کەوتوتە سەر ئەستۆی ئێمە و ئەمە بێ لێوەربینەوە لە ڕووی ئەمەلیەوە چۆنی ئەکرێت من پرسیارەکەم تۆزێک بڵێن ئینتر کردەوە وازحتر بڵێن تەفسیلتر کردەوە فەرموو خۆی ئەوەی کە تۆتر ئەم فاشیزمە بەنۆعێک ئەگەر چی من هێشتا ئەوەی کە لە ئەوروپا سەری هەڵاوەتەوە فاشیزم ناتوانم ناوی بەرم بەڵام سەرکردنەوەی ناسیۆنالیزمێکی ئفراتیە کە فاشیزم کۆن ئەوروپا تێگەشکێنێ فاشیزمی تازە ناوێت اتحادیە ئەوروپا بشکێنێەوە زیاتر ئەوێ ئیسلاحات لە اتحادیە ئەوروپا بکات بەنۆعێک بەرزبوونەوەی ڕاست فاشیزم بزوتنەوە ڕاستەکانی ئەوروپا زیاتر پەیوەندی بە شکستێکی ئەوروپا بە شکستی دام و دەستگانە دەوڵەتەکانەوەیە کە نایتوانیوە ئەوروپایەکی بەهێز ئابووری اقتصادی توزانم ڕخنەیە لە ناتۆ بەڵام ئیتر ئەمە سەری بەرز کردێتەوە کە تۆتە پوتینە ئەوە جارێک کە خەریکە ترامپێتەوە ئەو بزوتنەوە ڕاستانە پێیشێتی ئەوروپایان بوون بەهێز یەکەم لە یەکێتی ئەوروپا و تایە مەسەلەن تورکیا جارێکتر کە یەکشتی سەرنجڕاکێش ئەحسایەکی پارکە دەرچوو شەماڵ مثلا لە سا 75 خەڵکی تورکیا ڕازین لەسەر چوونە ناوی تورکیا بۆ ڕۆژاوە زۆر نسبەتێکی زۆر ئێمە باسی لە سا 25کەن سەبزەکەی ڕێی خەڵکی کوردستان یعنی تۆ یەکشت هەیە ئێمە کە هەندێک جار خەڵگەڵێت تورکی پاشی یعنی بێڕەگ نییە بەسمەیە کە ئەم کارکردی ئەم فاشیزم بە درێژایی ئەم 100 ساڵە ئەوەندە چوەتە ناو پەروەردە خوێندن دەمار بزانم بە تایبەتی بە خیتابی ناسیۆنالیستی ئیسلامی ئێستەوە کە قورسە جایکێتەوە خەڵک لە سیستەم لە خەڵکیان بەنەوەیەک چۆن ئێستا هەندێک بەحسی تازە دەرچوو لەسەر نازیزمی ئەڵمانی ئەوەی نازیزمی ئەڵمانی هەتخۆی حزبێکی ڕاستڕەوی نازیستی نەبوو بەڵکو لە ئیجماعی دەسانەوەی خەڵکی ئەڵمانی لەگەڵ بۆیە خەڵکی ئەڵمانی تاوانبار بەشێک لەو تاوانێکە لەسەر نازیزمەوە دەسەڵاتێکی بزوتنکە ڕاست ئەکرێ پسەپێنرێ بەسەر خەڵکیشە ئەکرێ پێی بڵێ تۆش لا مبالاتەکەت بێدەنگێکت نەقسەکەت هاوپشتێک بۆنە بەڕای من لە تورکیاشا بە هەمان شێوە کە ئەم ڕێژەیەکە لە سا 75 دەستخۆشی تورکیاکە بۆ چوونە ناو کوردستانی عێراق و بچوونە ناو ڕۆژاوە ڕێژێکی گەورەیە زۆر ینی مثلا هەتا من هەندێک شت هەروە بۆسەر هێرشی ئەخیر کە ئەمێ سەرنجی خەڵک ڕاکێشە مثلا لە 15 حزێر 56 تا 15 تورکیا 381 هێرشی کردو سەر کوردستانی خۆمان نۆ دێچۆڵ کراوە نۆ تا 12 دێ مثلا 186 خێزان تا ئێستا ڕەنگە زیاتر بوو بێ ئێستا ئاوەرە بوو 70000 دۆلم لە زەوی پشتوکاڵی دارستان تیا چووە ئەو شوێنانێک کە تورکیا تەنانەت هێڵە پەیوەندیەکانی تەلەفۆن هینە ئیش ناکات و ئەمە خەتەرەکە ئەوەی خەڵکی کوردستان بە چاوساغێکی زیاترەوە و لەوەش بەتر ئەوەیە کە ئەو هێزانێک کە دەسەڵاتدارن لە کوردستانە ساڵ پشتی ئەسکەری و لۆجیستی ئەم دەوڵەتەکە دەوڵەتی خەڵکی کوردستانە داناوە بەڵام من ئەوەی کە نیگەران بکە حتمما
خۆی هەیە کە بۆچی خەڵکی کوردستان بەرامبەر بەم جەریمەی بەم کارە ساتە بە تایبەتی خەڵکی خۆمان هیچ بەرپەرچینێکیان نییە پەرچەکردارێکیان مەسەلەن هیچ تەنانەت ئەو خۆپیشاندانەی کەمە شەرمنۆکانەیە بەڕێی من ئەم اعتراضاتانە لەوە ئیتر من خۆم پێم وانەیە کە ناڕەزایەتی دەربڕی نەگەرچی هەموو ناڕەزایەتێک بەرامبەر بە هاتن ناوی ئەم سوپای بۆ ناو ڕۆخاچی کوردستان بەهینە ئیجابی ئەزانم بەڵام زۆر کاریگەری نییە لە ئێستای ڕووداوەکانە تورکیایەک بە هێزی خۆیەوە بە چگاری خۆیەوە تەنانەت تقریری تازە هاتوو کاڵێت زیاتر لە 500 چەکاری داعشەوەتان بەسەر کێوەکانی هین ئەو چوانەکان بۆ بخۆی تر خەتەرێکی گەورەی مەسەن خەڵک ورە پەیداکەوە ئەتوانێت بە چەکگاری بەرامبەر من هێزە بۆستێ من هێشتا لەگەڵ تامی هینانی بیانی لەگەڵ خۆپیشاندانوانەشە زۆر نین چۆن خەڵک چەکگار کرێەوە میلیشای چەکگاری خەڵکی جەماوەری دروست کرێ بەرامبەر وەستانە بەرامبەر بەم هێرشە کە بەڕێی من گرنگە ئەمە نەدەتوانێت چارەنووسی هێرشەکە تێکشکێنەکە من پێم وایە خەڵک چەکگار خەڵکی چەکگارەتوانێت تێکی پشکێنێ بەڵکو چارەنووسی کوردستانیش بە ئاقارێکی شۆڕجێڕانەیە دەبێت ئیرادە و وزە و وزەی شۆڕجێڕانە ئەجێڕێت بۆ خەڵکی کوردستان کە بەڕێی من زۆر زەرورە دروستکردنی میلیشیای چەکگاری جەماوەری ئەتوانێ ئەم وەزەی کێسە لە کوردستان هەیە بە دۆخێکی زۆر پۆزتیڤ و ئیجابیە بیبە و نەک هەر شکست بە فاشیزمی تورکیا بێنێ بۆ هێرشەکەی بەڵکو ئەتوانێت چارەنووسی کوردستانیش بەجۆرە دیاریکە بەڵام ئەمە تا ئێستا نییەوە ئەم خەمساردی من تووشی ناڕەحەت بێت جێگای نیگەرانیە بەڕاستی منیش هاوڕای ئەو نیگەرانی تۆ هەم و پێم وا بێت یعنیوە بەشێکە لە ساڵێ خستنی یاخود ئەو پاسیزمی کە بەسەر کۆمەڵگەی کوردستانە بەگشتی زاڵ کراوە ناچار کراوە یەخسیر کراوە کۆمەڵگای ئێمە کە کەمتر پێی وایە هیچ کاریگەریەشی دەبێت کە ئەو دەنگ بڕێ بڵێنە یا هیچ کاریگەریەشیە بێکەین یاخود تۆ زۆر جار ئێستا ئەم تیوریانەش پیا بووە ئەم بەرامبەر بە درۆن چی ئەکرێت و ئەوان درۆنیان هەیە و تۆ چیت هەیە و چەکی تازە و چوزانم مانگە دەستکردەکان و ئەو بەشێکە لە ناتۆ و ئەو نازانام چی بە بڕای من ئەزمموی غەزە نیشانیدا وانە چەک هەموو شتێک نابڕێنێتەوە ئەوە چەکداری و ئەوەی کە لایەنێک چەکی زۆر پێشکەوتوی هەیە و ئەمانە بۆ مانایانێ کە خەڵک نەتوانێت لە بەرامبەریا هەتا بە چەکیش بەرەنگار ببێتەوەوانە دیارە من کەمتر قسە لەسەرەوە کەم وەکو تاکتیشێک ئێستا باسی ڕوبەڕووبوونەوەی چەکداری یەکەم یاخود بانگەوازی یەکەم بە دەلیلی ئەوەی کە من خۆم لەوێ نیم پێم خۆش نییە بانگەوازی بانگەشەی شتێک بکەم کە خۆم نەتوانم بیکەم ئەوە شتێکە کە لە ڕووی بڵێن هینەوە پرینسیپیەوە پێم وانی هیچ کاتێک کاری وا بکەم لەلایەکی تریشەوە پێم وایە کە ئامادەیی ئەوەی کە تۆ هێزێکی چەکدار دروست بکەیت ووە لەم بەرەنگاریە بتوانێ سەرکەوتن چییە سەرکەوتن ئەوەیە کە بەرامبەرەکە دیا ئەو هێزەی کە هاتووە سەرکەوتن بەدەستنێنێ سەرکەوتن ئەوەیە لە بەرەنگار بوونەوەیە سەرکەوتن لە بەرەنگار بوونەوەیە ئەوە نییە خەڵکی کوردستان بڕات و شاداژیر بکە یاخود جێشی تورکەرچی هاتووە هەمووی چەکات وەرچی چەکەکانی لێ بسێنێتەوە نەیەڵێ بە ئەنجامی خۆی بگا و بە ئامانجی خۆی بگا ئەوە سەرکەوتنە بەرحاڵ بەم معنایە بەرەنگاریەکی چەکداری لە ئارایە هەیە ئەکرێ بەدەر لەوەی کە من و تۆ بەشدار بین تایە نەبین خەڵکێکەیە ئێستا بە هەر ناونیشانێکەوەی قەندی لە غەیری قەندی لە هەر کەسێکان بەرەنگاری ئەم هێزە بۆ تۆ بەنەزەرم بە بڕوای من هەنگاوی یەکەم ئەوەیە خەڵک پشتیوانی مادی و معنەوی ئەم هێزە بکات و لە پەنایە بوەستێ اختلاف و ناکۆچیمان لەگەڵ هێزێکی وەکو هێزەکانی قەندی لە هەرچێکە بە جێگای خۆی لە مواجهەیەشی لەم بابەتەیە لە مقاومەتێکا کە ئەم هێزە لە بەرامبەر ئەم هێزە داژیگرە ئەیکا هیچ بواریشی تر و ئۆپشنێکی تر غەیری پشتیوانیکردن لەم هێزە وجودی نییە باسەکە لەسەر سیاست نییە ئێستا بە معنای ئەوەی کە من بەرنامێکی دیاری کراوە و سەرنجام ئەم مقاومەتە بەرەو چێ ئەوانە بەڵام سەرکەوتنی ئەم مقاومەتە لە ژێرکەوتنی ئەم مقاومەتە بۆ خەڵکی کوردستان زۆر باشتر
و ئەمە یەکزایدن یەکە کاتە دووە هیچ مناقەشەیەک هەڵناگرێ هەرچی اختلافاتێکمان هەیە لەگەڵ ئەو هێزەی لە قەندیل هەیە پرەنسیپی هەرچیەک لە جێگای خۆی باسەکە لێرەیە باسی داژێکاریە باسی پەلاماردانەوە دووبارە من پێم وابێ هەر تاکتیکێک و هەر ڕێگا چارەیەک ئەمڕۆ ئەتوانێت هێزی ئەم خەڵکە بە دەوری فۆرمێک لە فۆرمەکانی بەرەنگاریە کۆ بکاتەوە ئەبێت پێشوازی لێ بکرێت و لە پشتیوە بۆستیت ینی باسەکەم نەچێت مەسەن ڕۆژگارێک باسی بایکۆتەکرا بایکۆتی شتومەکە تووچیەکان مەسەن هەندێک لە هاوڕیانە و ئەم شێوازی بایکۆتکردنەوە ئەمانە زەرەردانە لە اقتصادی تورکیا سەرنجام چێ زەرەرەکە هەڵ خەڵکی کارگەر و زەحمەکێش و ئەمانە ئەمەوەکو حەسارەکە وایە لەسەر عێراقدانراوە ئەسەن مۆزوعەکە دوور و نزیک پەیوەندی بەوە نییە باسەکە لەسەرەوەیە ئەمە لەوانەیە زەرەرە گەورێژ لە اقتصادی تورکیانەدا بۆ ئەندازی کەرە پێمان وایە بەڵام خودی ئەوەی خەڵکی کوردستان شارێکی دیاریکراوە بڕیار بدا کە منی تشتی تورکی ناکڕم و ئەمە بێ بە مەوزوعێکە ئەمە هەموو لەسەری ڕێکەوتونەوەمانە ئەمە هەنگاوێک لە پێشترە لەوەیکەوە ئەمە لەسەر هیچ شتێک ڕێ نەکەوتین کە بێکەوە بیکەین لە بەرامبەر بەم پەلامانەیە سیاستکردن زای چۆنە لە دنیای سیاستە سیاسەتی دروست ئەوەیە کە ئەتوانێت عملی کەیتەوە سیاسەتی دروست ئەوە نییە کە ئایدیاڵە ئەوە نییە کە نمونەیە نمونەیترین شێوازی بەرەنگاربوونەوە ئێستا خەڵکی کوردستان هەموو دەست باتە چەک و هەریەکەوەی چەشی پێ نییە پەنا بۆ بەردەبا بۆ دارەوە بۆ هەرشتێکە بە ڕابۆستێتەوە بڵێ بۆی نییە جێشی تورکیا بێتە ئەمە ئایدیاڵە شتێکی زۆر باشە خەڵک ئەمە بکە بەڵام وەختێک ئەمە ناکرێ ئەوەی کە لە ئیمکانە هەیە چی بکرێت سیاسەتی دروست ئەوەیە سیاسەتی دروست ئەو کارەکردنیەیە ئەو کارە عملیەیە کە ئێستا ئەتوانێت ئەنجام بدێەوە بە بڕوای من یەکشت بڵێم لەسەر ئەو باسی کە تۆ جیات کردەوە فاشیزمی و نیۆفاشیزمی ئێستای تورکیا لەگەڵ نیۆفاشیزمی دنیا ئەوەی لە دنیا هەیە ئێستا نیۆفاشیزمە عومەرجان ئەمریکا لە ئەوروپا دروستە بێت و ئەوانە وەختێک مەسەرەن حیزبی ئیسلاحی پێڵێن لە بەریتانیا حیزبی ڕیفۆرمی بەریتانیا دێ لە پلاتفۆرم انتخاباتەکەیە ئەڵێ من دەستبەرداری ئیتیفاقی حقوقی ئینسانی ئەوروپا بمەمانە ئەمە لێدانە لە بنەماکان و لە بنەما قیەمەکانی ئەو سیستەمە لیبراڵی ئێستا لە دنیا دروست بووە ئەمە نیۆفاشیزمە بە هەر بە جۆرە لە جۆرەکان ممکنە تا ئێستا بە تەواوەتی چنگودانی دیار نییە بۆچی دیار نییە و لە هینا دیارە لە مودی دیارە لە هندستان لە چوزانم رووسایە پۆتین دیارە ئەمانە هەموو فاشستن ئەمە فاشیزمی ئەم عسری ئێمە بە چەک و بەینەوە پەلامانی داوە لە ناو جەرگەی ئەوروپا ساروخەنێ بە خستەخان و بە مەکتەبی مناڵانەوە بەدایان مناڵە کوژێ فاشیزم لۆ زیاتر چی ئەمە فاشیزمە لە واقعە و ئەم فاشیزمەیە ئێستا لەم وڵاتانیا سەر هەڵەیە لە شوێنێکە ڕاپەڕن ئەڵێن ئەوانی کەوا دوو جنسیان هەیە بۆیان نییە هیچ وەزیفەیەکی حکومەتی وەرگرن ئەتر ئەمە ئەو پەڕی ڕاسیزم و فاشیزم نییە چییە بە بڕای من ئەمە ئەو دۆخەیەکە ئێمە لە دنیاتیاشین و ئێمە لە قۆناغێکی تازیان و ئەم نیوە فاشیزمی تورکیا لەم پەیوەندایە کە ئەبێ ئێمە مەخاترەکان و مەترسیەکانی بزانین و مواجهەکردنی ئەم فاشیزمەش بەو هێزەوە کە لە کوردستان هەیە لەم چوارچێوە دووبارە بێسێ درستە بەڵام هەرکوتم من تعریفەکەی من ینی زانی چۆنە من ئەڵێم ئەمانە تۆوی ئەکرێت تۆوی فاشیزمیی قەوی دەکە لە ئەوروپا سەرەڵات ئەمە گومانم لە من نیە و خەتەرە بم ئاراستە بڕۆ کە هەموو دەلایلەکان وە بەڵام ئەڵێم هێشتا ئەمە ئەو فاشیزمی سەدەی این نییە سەدەی سەرەتای سەدەی بیستەم نییە کە بە شکل و شێوە و شەمایلی خۆیەوە هاتە مەیدان و قوتڵانی کرد ئەنی مەسمە ئەم فاشیزمە خۆی ئاوا خۆ تعریف ناکە بەڵام ئەکرێ بەڵێ ناسیۆنالیزمێکی توندڕەوی هینە کە لە شەقەکە تۆوی ئەو فاشیزمی تایەکە جارێکی کە تۆی تۆ ناوێنی فاشیزمی تازەوانە پوتین بەرحاڵوانە دەسەڵاتی دامەزراوەین و دەمێکە ماهیەت و هینی خۆی دەرخستەوە کە من شۆ بنیستم ڕەتوشتێت بەرحاڵ من هاو بۆ کۆتایی پێم وایە تا گۆرە ناتوانێت چوو کێشەی کامێرەی هەیەانە من هەر ئەوەیە کە تۆ لە کۆتاییەکە ئیشارەت پێدا بەڵێ من ئومێدمەوەیەکە خەڵک بەرامبەر بەم مشکلەکە من هەرەوە نیە بەرامبەر بەم فاشیزمە یا بەرامبەر بەم هێزە چەگارەکێتە هەڕەشە لە ژیان خەڵکەکە من لەوە واوەتر ڕەنگە ئایدیاڵانە بیرکەمەوە کە هێزی ڕێشتاوی خەڵک ئەتوانێت
ئەم دەسەڵاتیشی کە هاوکاری ئەم ژێماکە لەناوبرێ ینی چییە من 30 ساڵە دانیشتوم خەڵک هەر لە هەژاریە هەموو ڕۆژێ شت گرانترە بێ قسە ناکە ڕۆژێ تەرامت کێشکێ هەموو ڕۆژێ چای خۆ بینێ لە بەرچاوە مەسەلەن مناڵان و مەسئولین وانە ئەبنە خاوەنی قەسر و قسە و خەڵکی لە هەژاری زیاترە ئەمە چییە ئەمە ژیانە ینی خەڵکی تو ئەبێ حرەکەت بکە ڕۆی کە هەم چارە نووسی خۆی یەکلای کاتەوە هەم ئەمەش فرسەتێکە فرسەتێکە بۆی هێزی خۆی پیشاندا بەڵام ئیتر ئەوەی کە ئەمە ئایدیاڵە بەڵێ من لەگەڵ هەموو هاوپشتی و پشتیوانێکم لە هەر لایەک لە هەر سوزان هەر هێزێک هەر دەستەوگوریکە کە بەرامبەر بە فاشیزم دەمووسێتەوە من پێم وایە من هیچ شتێکم نەماوە شەماڵ بۆ بەرنامەی ئەمڕۆ و پێم وایە ساعت و نیو زیاترمان بردووە وای ڕاست بەرحان باسەر هێنێ زۆرتریشی لەسەر بوترێت چونکە مەسلێکی حساس و گرنگە بەڵام تر لە ساعت و نیو زیاتریش نا با زۆرتر لەوە کات نەبین و بینەران من پێم وایە ئەکرێ بەرنامەی تر بۆ تایبەتی لەسەر خاڵی سێهم ئەکرێمە خەڵکی تریش بێنین لەسەر مەوزوعان قسە بکە بیکەنە ڕێی گشتی بە جۆرەکە گرنگە مقاومت گرنگە ڕاست ئێمە خاڵێک مەبەستە دوایین خاڵە لە ڕۆڵی خەڵکی کوردستان لە بەرەنگار بوونەوە ئێمە ڕاست بەڵێ مەبەستم خاڵە بکەینە خاڵێکی سەرەکی لە بەرنامەی ئایندەیە خەڵکانێکی تبێنی لەسەر ئەم خاڵە زیاتر تەوزیح زۆر باش چونکە بەعام خەڵکی ئێمە فێر ڕاکردن بووە دقیقاً وایە پارتیە ڕاکەیشتکە ڕاکە حکومەتی خەڵک ینی ئەوەی کە پێ ئەوتری مقاومت بەنوعێک لە مەخیلەی خەڵکە ڕاوەتەوە پێی وای مستحیل لە مقاومت ناکرێت بەڵام ئەو تا هەر لە بەرچاوی خۆمانە دایان مقاومت دەکرێت مەسەن تۆ من لەگەڵ حەماسم لەگەڵ حەماسم بەڵام ئەو تا هێزیشی ناوتە زلزلە تۆ واز بێنێکە ئەو هێزە چەند وحشیگەرە عفرید مقاومت کاکە کۆبانی مقاومەتی کرد کۆبانی مقاومەتی کرد مقاومەتی کرد هێزی خەڵگەی تەمیدان و خەڵکی ئێمە ئەوەی کە وێڵەی کوردی باشوور فێری ئەم ڕاکردن و ئەم ڕاکردن پێوەی دیارە بە هەموو شەل و سیمای سیاسی بینەوەوانە یەک شتی خاڵی تریشمان بیر چوو ئێمە ئەکرێ داینێن بۆ بەرنامەیەکی تر من پێم خۆش بوو ئێمە ئەبووە هێزە ئیسلامیەکانمان کوتایە لەوەی کە چۆن دەستخۆشی دەستگیریەگەر دەسەڵاتی ئەردۆغانەوە ئەمە دانین بۆ بەرنامەیەکی تر و هیوادارین کە توانی بێتمانە بڕۆ بەرنامێکی بەرحاڵ باش بەسوود بۆ بینەرانی خۆشەویست پێشکەشمان کرد بێ ئەگەر تۆ قسەیەکی نییە من سپاسی تۆکەم شەماڵ ئەمڕۆ لەگەڵمان بوویت بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان لە کەناڵی هیوا و هیوادارم تا ئاڵلقێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن شەوتان شەد